کتێبی ڕشتەی مرواری نووسینی عەلاءالدین سەجادی بەشی دووەم. دەوری پێشوو دەوری بازگەردانی بوو، باز بنیشتایەتە سەر هەر کەسێکەوە ئەبوو بە پادشا. دوو پیاوی کورد لە وڵاتی کوردەواریە هەر لە تافی مناڵی و هەرزەکاریەوە ڕۆژگاریان پێکەوە ڕابواردە بوو. پاییز داهاتە بوو، لە جووت و کێشە و سەپانی بووبوونەوە، ئەچوون بۆ شار شتومەکی زستانە بکڕن بۆ خۆیان و ماڵ و منداڵیان. گەیشتنە سەر کانیەکەی کانیماران، لەوێ تۆزێ دانیشتن بۆ حەسانەوە و کەوتنە دەمەتەقێ. بیستە بوویان کە لە شار بازگەردانە. هەروە بەدەم قسەوە قسەیان ئەهاتە سەر ئەوە کە یەکێکیان بەوی کەیانی وت: ئەری ئەگەر ئێستا ئێمە چوینە ئەم شارە و باز هات بەسەر تۆ نیشتەوە و بوویت بە پادشا چی ئەەکەی؟ وتی: وەڵڵا ئەوی چاکە و دادپەرستیە ئەوە ئەەکەم. هەر شتێ خوا حەزی لێنەکە ئەوە لا ئەبەم و هەر شتێ خوا پێی خۆش بێ ئەوە ئەەکەم لەگەڵ مردم و تودەی وڵاتە. اینجا ئەو لەوی پرسی وتی: ئەی ئەگەر باز نیشت بەسەر تۆوە و تۆ بوویت بە پادشا چی ئەەکەی؟ لە وەڵامدا ئەمیان وتی: وەڵڵا برا ئەوی ڕاستی بێ لە خراپە بەولاوە هیچی تر ناکەم. ئەوی ستەم و جەورە ئەوە بڵاوەکەمەوە. ئەوی خوا حەزی لێنەکە ئەوە ئەەکەم لەگەڵ خەڵکە. وتی: کورە چۆن شتی وە ئەبێ؟ وتی: دڵی من ئەوەی ئەوێ، ئەگەر بووم بە پادشا لەوەی کەوتومە لێیلا نادەم، ئەگەر نەشت بووم ئەوە هیچ. بەم جۆرە هەردووکیان پەیمانیان بەست و هەستان لێیاندا ڕۆیشتن. کە چوون لە قەراغ شار حەشامەتێکی زۆر کۆبوونەتەوە و باز بە ئاسمانەوە ئەسوڕێتەوە. ئەمانیش چوون لە گۆشەیەکەوە بۆ خۆیان ڕاوەستان. باز هات و چوو گەڕا، لە ئاخرا خول هات نیشت بەسەر ئەویانەوە، کەوتبووی من لە خراپە بەولاوە هیچی تر ناکەم. جوان و پوخت بردیان و لەسەر تەخت دایاناو بوو بە پادشا. ئیتر ئەمیش بەرەبەرە و وردە دەستیدا بە ئەنجام گەیاندنی ئەو بیر و باوەڕانەی کە هەی بوو لە زۆر و ستەم و لە جەور و خراپەی هەموو خەڵکی وڵات و قەڵەمڕە و بەتەنگ هاتن. ئەویش ڕۆژ بە ڕۆژ هەڕوو لە زیادی بوو، وای لێ هات بە هیچ جۆر بەزەی لەلا نەما و وەکو گاکوژ کەوتە ناو ئەو عالەمەوە. ڕۆژێک ئیشێکی فرە ناشرین و ستەمکارانەی داهێنا و دای بە شانی هەموو ئەهلی وڵاتەکەدا. وتی ئەبێ ئەم ئیشە بکەن. کردنی ئیشەکە لە وزەی ئەهلی وڵاتەکەدا نەبوو. کۆبوونەوە کەوتنە قسە لێوەکردنی، کەوتنە ئەوە بەڵکو ئیشێکی وا بکەن پادشا ئەم ستەمە نەهەموارەیان لەسەر لابە. لە هەر ڕێگەیەکەوە بۆی ئەچوون کەڵکی نەبوو. ئاخر قسەیان هاتە سەر ئەوە وتیان: پادشا لە وەختی خۆیان هاوڕێیەکی هەبووە، بچین بەڵکو بیدۆزینەوە و بینێرینە لای ئەو تکای لێ بکاو بە تکاکەی ئەو ئەم ستەمەمان لەسەر هەڵبگرێ. چون و بە هەر جۆر بوو کابرایان دۆزیەوە و پێیان وت. کابراژ وتی: باوکم، من ئێستا پیاوێکی سەپانی هەژارم و ئەو پادشایەکی گەورەیە، نە ئەم ناسیێ و نە ڕێگەشم ئەدەن بچمە لای. بە هەر زۆر و خواهیشتێک بوو کابرایان ساز کرد و هەڵساچوو. کە چووە بەربارەگای ڕای سپارد بە پادشا بڵێن فڵان کەسێک هاتووە بۆ لای، ئایا دەرفەت هەیە چاوی پێ بکەوێ؟ پادشا هەرکە گوێی لە ناوی فڵان کەس بوو هەستاو تا بەر دەرگای حەوشە چوو بە پێشوازیەوە. لەگەڵ ئەوەدا کە ئەو جلێکی شڕ و ڕیشی لەبەر بوو، باوەشی کردە ملی و ئەم لاو ئەو لای ماچ کرد و بردیە ژوورەوە و لە تەنیشت تەختەکەی خۆی داینا. پادشا زۆر سەرزەنشتی کرد کە بۆچی ئەم ماوە دوور و درێژە دیار نەبووە، بۆچی ئەبێ دۆستایەتی و ڕەفاقەتی کۆنی لە فکر چوو بێتەوە. کابرای هاوڕێی پێی وت: برام، تۆ ئێستا پادشای وڵاتێکی زلی، من هەر کابرا سەپانەکەی جارانم. کێ من ئەناسیە و کێ ڕێگەی من ئەدا کە بگەمە لای تۆ؟ تۆ پادشا و من سەپان، ئەمە هەر ڕێک ناکەوێ و ئابڕووی تۆش نابم. پادشا لەمە زۆر دڵی تەنگ بوو. وتی: برام، من و تۆ هەر هاوڕێکەی جارانی و نەبێ من خۆمم لێ گۆڕابێ. زەمان منی کردووە بە پاشا، بەڵام دۆستایەتێکەم لەگەڵ تۆدا هەر سەپانەکەی جارانی. گەلێک لەم قسانە و لەم گلەی و بناشتیان کرد و پاشان کابرا ڕووی کردە پادشا. وتی: کەواتە ئێستا من بۆ ئیشێک هاتوومە لای تۆ. پاشا وتی: فەرموو. وتی: تۆ لەو وەختەوە بوویت بە پادشا تا ئێستا گەلێ ستەم و جەورت لەگەڵ ئەم خەڵکانەدا نواندووە و هەمووشیان لێوەرگرتووی. ئێستا ئیشێکی تری زۆر زلە داوە بەسەریانە کە لە وزەی کەسیانە نییە و ستەمێکی زۆر ناهەموارە. من هاتوومەتە لات بۆ تکای ئەوە کە ئەم تاقستەمەیان لەبەر ئەو دۆستایەتیە کە لە بینمانە هەیە لەسەر لابەری. پادشا تۆزێک سەری داخست و لە پاشا سەری بەرز کردەوە. وتی: کاکە برا،
کە من و تۆ ئەهاتین بۆ ئەم شارە و لەسەر کانیەکە دانیشتین و هەندێک قسەمان کرد ئەو قسانت لە فکر ماوە؟ وتی بەڵێ. وتی چی بوون؟ وتی من وتم ئەگەر ببم بە پادشا لە چاکە بەولاوە هیچی تر ناکەم و تۆیش وتت ئەگەر من ببم بە پادشا لە خراپە بەولاوە هیچی تر ناکەم. وتی کەسی تر لە بینمان نابوو؟ وتی بێجگە لە خوا کەسی تر نەبوو. وتی خۆخوا زۆر چاگوێی لە قسەکەمان بوو. وتی بەڵێ. وتی ئەوە بوو بەڕێکەوتین و هاتین، پاشان من بووم بە پادشا و وایش ئەزانم کە خوا کردمی و بۆ ئەوەشی کردوم کە ئیشی خراپە و جەور و ستەم بکەم لەگەڵ ئەم خەڵکەدا، چونکە ئەگەر بیویستایە چاکەیان لەگەڵ بکرێ ئەهات تۆی ئەکرد بە پادشایە. دیارە کە منی کردووە وا ئەگەیەنێ ئەمانە خراپن، هەر شایانی خراپن. ئەگەر چاک بوونایە شایانی چاکە بوون، ئەو وەختە تۆ ئەبووی بە پادشایان. کەواتە هیچ لەم ڕۆوە ڕووم لێمەنێ و ناتوانم لەم ستەمە کە خستومە سەر شانیان دەست هەڵبگرم. هەر وەخت کە شایانی ستەم نەبوون و پاک بوونەوە بێشک بزانە کە خوا من لەسەریان لا ئەبا و یەکێکی وەک تۆ ئەکا بە پادشایە. کابرای هاوڕێ کە ئەم قسانەی بیست ئیتر هەڵسا ماڵ ئاوایی لێ کرد بە شوێنەکەی خۆیان گەڕایەوە. کابرایەک لە خانەدانێکی زۆر گەورە ماڵ و مڵکێکی فراوانی بە میراتی بۆ مابووەوە، بەڵام نەیەتوانی بە خێوی بکاو بیهێنێتە بەرهەم. ڕۆژێک لە دیوەخان دانیشت بوون لەگەڵ کوڕە گەورەکەی ئەم قسانەیان نەکرد. ڕووی کردە کوڕەکەی وتی مەڵکانەی 5-6 دێمان کە لە لای مسکێنەکانە هەتا ئێستا چەند جارم پێوتی بچۆ وەریگرە، بۆچی نەچووی؟ کوڕەکە وتی هێشتا نەچووم، 2-3 ڕۆژی دیکە ئەچم وەری ئەگرم، قەی چیەکە؟ باوکی وتی ئەی دێکانی پانمان داوە بە کوێخا بەکرد بە ئیجارە 2 مانگە لە پسوڵەکەی تێپەڕیوە، بۆچی نەچووی پارەکەی وەربگری؟ هیچمان نییە خەرجیکەین دەبچۆ وەری بگرە. کوڕوتی جارێ نەمکڕیوە، پەلەت چییە بە شوێنەی ئەیکڕم؟ اینجا باوکە بابە عەلی تەکیەی لە تەنیشتیەوە دانیشت بوو ڕووی تێکرد وتی بەخوا یا شێخ وەجاخم کوێرە. بابە عەلیش پێیوت بەخوا ئاغا ناشکری نەبێ باوکی ڕەحمەتیشت هەر وەجاغی کوێر بوو. یەکێ لە شێخەکانی کەس نەزان ئەچێتە ماڵی خدروەی سەرۆکی خێڵی ئالیبەگی. کابرای شێخە ئێجگار زۆر بڵێ و ئەوەش فرە ناشرین و بێفەڕە بێ. لە دوای گەڕانەوەی خدروەیس باسی ئەکاو ئەڵێ شێخی چی؟ شێخ شڕدەدانێ، گای ماسیاک چاوێ، گون سەرشەکەنێرێ، مسق و پیاک دەمێ، جاشگەمە کەرلووتێ، توک بن گون ڕیشێ. لە دەوروبەری مووسڵ 2 گوند هەبوون، یەکێکیان کوردی تیادا ئەنیشت، یەکێکیان عەرەب. عەرەبەکان ماڵاتەکەیان کردبووە ناو کشت و کاڵی کوردەکانەوە. کوردەکان چوونە لای مەلاکەی خۆیان کاغەزێکیان بۆ بنووسێ بۆ عەرەبەکان کە جارێکی کە ئیشی وا نەکەنەوە. ئەویش ئەم کاغەزەی بۆ نووسین. عەرەبەکان ئیلا ئوختی ئەڕوو مختار قەریەتکم قەد دەخەلە فی زەراعەتینا گاو گۆلککم لەولا پیر و ڕیشسپیەکم لە قەتەعنا دەم و لوتی گاوانەکم. یەکێ لە بەرازخۆرەکان ئەمرێ مەلاکەیان ئەچێتە سەر گۆڕەکەی تەڵقینی ئەدا ئەڵێ حەقلی حەقان حەق لێ نەدا، مەنسوور هەلاج چەک لێ نەدا، گاکۆل داوت شاخ لێ نەدا، سەگەل سونی قەپ لێ نەدا. ڕۆژێک لە دەیەکی بڵباسەتی مەلاکەیان نەخۆش بوو. ڕیش سپیەکیان هەبوو، زۆر پیاوێکی بەدین و لە خواترز بوو. هەموو دەمێ حازری جمع و جەماعەت بوو. چووە سەربانی مزگەوت لە باتی مەلا دەستی کرد بە بانگدان ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله. لەبەری بوو لەوە بەدواوە لە بیری چووەوە. هات چووە سەربانەکەی خۆیان لە کڵاو ڕۆژنەکەەوە بانگی ژنەکەی خۆی کرد وتی ئەستێلێ. ژنە وتی هۆ. پێیوت ئەرێ کچەکە نێوی ئامۆزاکەی خوڵای چی بوو؟ خێزانی وتی چلۆن لە بیرت چووەوە حەمەدی کاک ڕێسوان. اینجا پێیوت ئەرێ وەڵڵاه ڕەحمە لە بابت وە بیرم هاتەوە. فڕکەی کردەوە سەربانی مزگەوتەکە و بانگەکەی بەم جۆرە تەواو کرد و پاشان وتی بۆ دایک و بابی خوڵای حەمەدی ڕێسوان، ئیمامی مزگەوتان، هەموو تایفە و خزمان، ڕیشپیانی بن ئاشان، پیاو ماقوڵانی گوندیمان، شوان و گاوانی دەشتیمان، پیرەژنی بەرکەندوان، پیرەمێردی دەستە دوان، خازە و بازەی ماڵێمان، فاتحە.
کابرای مەرگەیی لە مەلایەک ئەپرسێ ئەڵێ تو خوا مامۆستا هەر دەڵێن پردی سراتی هەیە ئەوە چۆنە؟ مەلایش ئەڵێ مام هۆمەر کتێبان دەفەرموێ پردی سرات لە مەشرقان هەتا مەغریبان درێژە لە موو باریکتر و لە شیر تیشترە بەقەدەر 100 کێوی لەسەر یەک دانێ هێندە بەرزە جەحەنەمیش لە ژێریدایە یعنی پردەکە بەسەر جەحەنەمیدا ڕاکشێنراوە. مام هۆمەر کە ئەمەی بیست ئەڵێ مامۆستا ئەبێ بەسەریدا بڕۆین. مامۆستا فەرمووی بەڵێ کتێبان وا دەفەرمێ دەبێ هەمومان بەسەریدا بڕۆین. ئەویش وتی مامۆستا پێی ناوێ بە گۆڕە بابم ڕمبە لە بنیەوە هەڵدەستێنم واتە ئەکەومە ناوی. کوڕە کوێخایەکی کورد ئەی خوێند مەلاکە فێری حسابی کردبوو ئێوارەیەک باوکە لی پرسی ڕۆڵە فێری حساب بووی بۆ باوکت؟ وتی بەڵێ. باوکی وتی ئادەی بزانم. وتی هەستوونی دەوار یەکە، چاکڵەی گوریز دووە، سێپای مەشکە سێیە، دوو چاکڵە بە قنگی یەکەوە چوارە، کوچەڵا پێنجە، دەستەی دوی جوتیار شەشە، لنگە و ژوور حەوتە، لنگە و خوار هەشتە، سەرمێکوتەی ناو ئاو نۆیە، هەستوونیەک کوچەڵەی لە پێشەوە دانرابێ دەیە. کابرایەکی هەورامی وتی ئیمڕۆ هەنی فرەم واردن. کابرای هاوڕێی وتی جەکۆگە یانە دوێران بۆ. وتی جەماڵ و سانی سان جەباڵە خانەکەنە مەواردش توێکڵەکەش فڕێ مەدا زۆرا بوو خزمەتکاری مەکرانەوە منیش کڕنا و کڕناوم کردن هەنی واتە شووتی. کابرایەکی کورد کچێکی هەبوو بەیانیەک زوو کچە لە خەو هەڵسا و ڕووی کردە دایکی وتی دایە ئای ئیمشەو خەوێکی چەند خۆشم دی. دایکی وتی یاخوا سفەت قول هو اللهوێ ناوێ لا ئیلەها ئیلە اللهوێ بۆ محەممەد ڕەسوول اللهوێ ئادەی ڕۆڵە بیگێڕەوە. وتی دایە لە خەوما شتێک تیامە هات و ئەچوو ئەوەندە خۆش بوو لە هەنگوین و ڕۆنەکەی ماڵی لالەم فرا خۆشتر بوو. ژنە بانگی کردە مێردەکەی وتی بێرە وا کچەکەمان خەوێکی فرە خاسی دیگە ماشەڵڵا. باوکی لە کچەکەی پرسی چی دیوە؟ وتی بابە لە خەوما شتێک تیامە ئەهات و ئەچوو ئەوەندە خۆش بوو لە هەنگوین و ڕۆنەکەی ماڵی لالەم فرە خۆشتر بوو. باوکی وتی کچاتی وە ئەوە کێر نەبوو بێ. کچەکە وتی بابە دەنگ مەکە بۆچی وا ئەزانی کێرم نەدیگە؟ باوکی وتی ئادەی بزانم چۆنە؟ کچەکە وتی بابە کێری فەتەی مامە سوورێکی ملدا بڕیاگی بەرچەناگە تاشریاگە گشت جار لە لای ڕان ئەینیا دەر ئینجا باوە فرڤنگ تیرەتیف مانگال لە کێفەوە بە قۆڕە هاتەوە مەشکە لە کەیبان و شێتە بوو ژڵەژە ئەکەوتە ئەوی ئیتر خۆش بوو های خۆش بوو. حسێن بەگی حەسەن بەگی جاف گێڕایەوە وتی ساڵێک لەسەر بەردە نوێژەکانی کانیپانکە نوێژمە کرد. هەندێک کوڕکاری جاف هاتنە ئەوێ یەکێکیان پرسی ئەرێ کوڕینە دەم و باسی حکوومەتەکان چییە؟ کابرایەکی بۆزەڵە هەڵیدایە وتی برا من پێت بێژم ئەو حکوومەتە فێڵبازە کە لاقێکی لە مسر دانیاگە قاچێکی لە ئێران دارێکیشی بەدەستەوەی لە هندستان هێزی خۆی خستگسە سەری ئەوە هێندە هەڕەیەکی هاور دارەکەی بڕیەوە بەلادا کەوت. ئێرانیش قاچێکی شکان ئەوە لە میسریش خەریکە قاچەکەی تری ئەشکێنێ تەنها لاشەکەی لای ئێمەیە مەگەر سڵۆت بیخوا. دەوری زوو کابرایەکی هەجیجی دێتە بناری شارە زۆر ڕقەیەک لە قەراغی چەمی دەلێن ئەدۆزێتەوە گورج هەڵی ئەگرێ ئەیخاتە ناو هەمانەکەوە کە لە کۆڵیایە ئەیباتەوە بە دیاری بۆ فەریدون بەگ. ئەویش نازانێ ئەمە چییە 5-6 پیاوی ڕیشسپی گرت ئەکاتەوە ئەڵێ مەلێک پەرێم ئاوردەن ئادەی بزاندێ چێشن کە تەماشاکەن یەکێکیان ئەڵێ ئەمە سەقاقوشە گولەیان لێداوە باڵی هەڵپڕووکاوە. یەکێکی تریان ئەڵێ ناوان نییە ئەمە ماسی دێمە. یەکێکی تر ئەڵێ نەخێر ئینە بازن من خاسش مەشناسو. یەکێکی تر ئەڵێ نەخێر ئینە نەقازن و نەبازن ئینە بڵبوڵی خۆش ئاوازن لەسەر چڵان مەنیشۆ پکلی مەواچوو. کابرایەکی شارەزووری بۆ تووکڕین چوو بوو بۆ ئەوێ پێیان ئەڵێ بابە ئەمە ڕقەیە و لە شارەزوور زۆرە فڕیدن
ئەو ڕەحمانی پاشای بابان کتێبێکی شانامەی دراوی پەرپوتی ئەبێ مەلایەکی سەحاف بانگ ئەکا ئەڵێ ئەم کتێبەم زۆر چاک بۆ چاک بکەرەوە. مەلا کتێبەکە ئەبا و لە دوای چەند ڕۆژێک ئەیهێنێتەوە. پاشا کە تەماشای کتێب ئەکا ئەو پەڕانەی کە لە جێی خۆیان نەمابوو هەمووی خستۆتەوە جێی خۆی و ئەو جێیانەی کە درابوون مەلا لەسەر کاغەزێکی جوان نووسیەوە و پینەی کردووە و بە جزوەبەن کراوی و بەرگێکی باشەوە هێناوێتیەوە. پاشا زۆری پێخۆشە بێ و ئەفەرمێ مەلا چیت ئەوێ داوا بکە. مەلا ئەڵێ قوربان ڕەزێکی ترێم هەیە لە دێی قولە ڕەش بفەرموو ڕەزانم لێ نەستێنن ئیتر دوعاگۆتە بم. پاشا ئەمر ئەکا فەرمانی قولە ڕەشی بدەنێ بە خاک و بەراوەوە با بۆ مەلا بێ. مەلا فەرمانەکە وەرئەگرێ و ئەڕوا. لە دوای ساڵێک دێتەوە خزمەت پاشا ئەڵێ قوربان خوا ڕاوەستاوت کە هاتووم دێی قولە ڕەشتان پێ بدەمەوە هەر ئەوەندەم مەرحەمەت لەگەڵ بکە ڕەزەکەم ڕەزانەی نەبێ. پاشا ئەپرسێ بۆچی؟ مەلا ئەڵێ قوربان ساڵانی پێشوو کە خاوەندێ نەبووین هەموو وەختێ نانی جۆمانە خوارد بە ویشکی یان بە دووەوە و لە ناو هەفتەیەکدا جارێک شۆربامان لێ ئەنا ویان نان و دۆشاومان ئەخوارد. ئێستا ژن و مناڵ هەموو ڕۆژ پڵاو گۆشتیان لێم ئەوێ و داوای جلی جوانم لێەکەن ئەویش تەماشاکەم دەری ناهێنێ لەبەرەوە ئەمەوێ بچینەوە دۆخەکەی جاران. پاشا فەرموێ مادەم ماڵ و مناڵت فێری خواردنی خۆش و جلی چاک بوو بن تازە ناتوانن لەسەری لا بچن. ئەو لاغای وەزیری بانگ ئەکا ئەڵێ سێ دێ کە بێخاوەن بێ بدۆزەرەوە بیخەرە سەر قوڵە ڕەشی مەلا. ئەو لاغا سەیری دەفتەر ئەکا تەڕەمار و زۆرناسەر و تەقتەق بێخاوەنن ئەچێ فەرمان ئەنووسێ ئەڵێ نامانە سەر قوڵە ڕەشی مەلا تەڕەمار و زۆرناسەر و تەقتەق. کابرایەکی کورد دنیا زستان بوو ڕێکەوتە دەیەک تەماشای کرد ماڵێک دووکەڵی لێ هەڵەستێ وتی بچمە ئەم ماڵە لە هەمووی باشترە. کە چوو سەیری کرد ئەم ماڵە جۆڵایە. ماڵە جۆڵاش نەختێ پاک و پوخت و بەسەر و بەرن. پیاوەکە خەریکی جۆڵاییە و ژنەکەش تەنووری داخستووە نانەکە. چوو دانیشت کابرای جۆڵا سەیری کرد ژنەکەی شەرمی بەدەرەوەی لە پێچاڵەکەدا مەکۆکەی ئەهێنا و ئەبرد ویستی ژنەکەی تێبگەێنێ کە خۆی داپۆشێ ئەیوت هەپۆش مەپۆش وی کون داپۆش. ژنە تێنەگەیشت. کابرا پشکڵە سوتاوێکی بۆ فڕێدا پشکڵ بۆ نەچوو نەکەوتە کونی شەرمی ژنەوە. ژنە داچەڵێکی و شەرمی بۆ نییە تڕێکی کەن. اینجا کابرای مێردی ئەیوت هەتەر مەتەر ئەم لەو بەتەر. کوڕەکەچەڵێک پیاوێک ئەبێ شەوێک ئاغاکە لە ماڵ نابێ. خێزانی ماڵ ئەبێ بە ئاغاژن و کچی ئاغا و کارەکرێک. شەوێ کوڕەکەچەڵ ئاگری بەر هەڵی ئەگرێ و ناوێرێ دەنگیش بکە. فکر ئەکاتەوە ئەڵێ بەدەم خەوەوە ئەڵێم ئاغاژن بێم ئەگەر تووڕە بوو ئەڵێم نووسوم ئاگام لێ نەبووە ئەگەر خۆوتی شیوەرە ئەوە هیچ. خەوی لە خۆی خست و بەدەم خەوەکەوە بە بزرکاوی وتی ئاغاژن بێم. هیچ دەنگ نەبوو. جارێکی تر وتیەوە دیسان دەنگ نەبوو. جاری سێهەم کە وتیەوە ئاغاژن وتی دەک ئەمرت نەمێنێ دەنگت هەیە و ڕەنگت نییە. کوڕەکەچەڵ گوێی نەدایە وتی نەوەک تاقیم کاتەوە پاشان لێم تووڕە بێ. ئاغاژن کە زانی کوڕەکەچەڵ هەردیار نییە ئینجا وتی کوڕەکەچەڵی خاوەن تەڵای دەستە و شار کە شوشی سووری یاقوتت لە کانی جوانیدا شاردووەتەوە. ئایا هیچ ئاگات لێیە کە گەنجێکی بێڕەنجی دوڕ و مرواری و یاقوت لە هومەی تەڵایی خوسرەوانیدا چاوە چاوێتی بۆ ئەو شوشە کە بێجگە لە گوڵاوی ژیانی گیانان هیچی تری تێدا نییە. بێگومان ئەوانەی بەهرەداری سەرچاوی عەقڵ و فامن شوشی سووری یاقوت لە خەزنەی مرواریدا نەبێ لە هیچی ترا هەڵناگرن. کچەکە گوێی لەم قسەیە بوو وتی ڕاستە خەزنەی دوڕ و مرواریدا بەڵام ئەوانەی سەرڕافی گەوهەرشوناسن ئایا هیچ ئاگایان لەوە هەیە کە عاقڵانی مەیدانی جەواهر فرۆشی دوڕی سادەی بێگەردی مینایی گوڵی سووری نەژاکاوی باخی تەنیایی ناگۆڕنەوە بە دوڕێک
کە دەستی وەستای زەڕەنگەر بە قوڵاپی قولابدۆزی شەو کاری تیا کردبێ دوڕێکی یەمانی بە نگینێکی سولەیمانی ئەگەر بە سمی ئاهوانی خوتەن و بە میشکی غەزاڵانی خەتایی مۆرکرابێ ئایا شای نەوجەوانان و ئاقڵی ڕووزگاران ئەیدا بە دوڕێ کە کونکرابێ کارەکەر کە گوێی لەمانە بوو هەناسەیەکی هەڵکێشاوتی ئێمەش خوایەکمان هەیە لە قسەی هەورامی ئەمەیە کە ئەڵێ واتیم پەنە واچیش پەنە واتت پەنە واتیش پەنە واچەم پەنە واتش چێش سەیدی چۆر چوار لاپەڕە مەعنای لەم سێنیوە شعرە کوردیە داوەتەوە شعرەکە ئەمەیە لەم بەرئاوەکە لەو بەرئاوەکە زەنگیانە لە مل زوڵف خاوەکە کەوشەکەی نەکەند دای لە ئاوەکە کوێخاژنی لەیلاخی زۆر بە سەروبەر و کەیبانووی لێهاتوون تفاقی ماڵ و ماڵاتیان حتا بڵێ تەواوە لە کاتی شایی وەیا شیوەنە پێشژنانی ئاوایی ئەکەون و ئەچن بۆ ئەو شای و شیوەنە کە دوو ژنە کوێخال لە شوێنە گێکیان گرت بەم جۆرە خۆشی و دشی لێک ئەکەن ماڵ مناڵ سەگدەرماڵ کۆرپەی باوەش بەخەڵ خەفشە و گشتیان خاسن شکر دووژن پێکەوە هەویریان ئەشێلا هەروە بەدەم قسەوە یەکێکیان لەوی کەیانی پرسی چەند شوت کردووە لە وەڵامدا وتی ئیسک و میسک و مستەفا حافە و جەمشید و بولوەفا هەباس و هەیاس و میرتەوراس گۆرانە هیزەی مێشک کاس نۆ لەم هۆزی نۆ لەو هۆزی یەک لەبەر هەتا و خۆی ئەدۆزی چنگم لە هەویرە هەر هێندەم لە بیرە ئەمیر تەیموری کورگانی لە پەلامارەکەیە بۆ سەر بەغدا و ئەو ناوە لە کوردەواریدا ڕۆژێک لە ڕاو ئەبێت تووشی شوانێکی کورد ئەبێ لێ ئەپرسێ ئەرێ کابرا ئەو سەرکارە کە ئەمیر تەیمور نردوێتە سەرتان چۆنە لەگەڵتان کابراش ئەڵێ فڵانی قسەی لێوە مەکە چ سەگ و سەگ بابێکە ئەڵێ ئەی ئەمیر تەیمور خۆی چۆنە ئەڵێ ئەو گەلێ سەگ و سەگ بابترە ئەگەر ئەو چاک بووایە ئەمیش چاکە بوو اینجا ئەمیر تەیمور ئەڵێ کابرا تۆ من ئەناسی ئەڵێ ناوەڵە ئەڵێ من ئەمیر تەیمورم کابرای شوانە ناوکی ئەکەوێ ئەڵێ ئەبم وەساقەت تۆ منە ناسی ئەڵێ نا ئەڵێ من کەرەشێتی کوڕی کەرەشێتم شێتی من لە هەموو کوردەواریدا گەلێ بەناوبانگترە لە عەقڵی تۆ لە هەموو وڵاتی خۆتە سەرەڕای شێتیەکەم هەموو ڕۆژێ جارێک دەسەکەم بە چەنە لێدان و ڕێنەکردن سەری خۆم ئەبەم بە ڕیشی بابمە ئەمیر تەیمور دەست ئەکا بە پێکەنین و ئەڵێ خەڵاتی بکەن حەماغای بڵباز بڕیاری دابوو لە ئاواییەکەیە هەر کەس نوێژ نەکات جەریمەی بخاتە سەر کابرایەکی بڵباز ناچار هەڵساو لە ترسا دەستی کرد بە نوێژکردن و بەم جۆرە نێتی هێنا نوێژی دەکەم نوێژی دەکەم نوێژی دوور و درێژی دەکەم لۆ حەمە ئاغای بڵبازیەکەم کوڕی مرێ هەڵڵاه ئەکبەر شەوی 15 مانگی شەعبان بە دەستوری کوردەواری پێ ئەڵێن شەوی بەرات و ئەو شەوە نیمچە جەژنێکە مناڵان هەر لە پاش نوێژی شێوانەوە کۆ ئەبنەوە بە ماڵانە ئەسوڕێنەوە ئەم شعرەیان بۆ خۆیان هەڵبەستووە ئەچنە بەر هەر قاپیەک بە دەنگی بەرز و بە نەزم تێکڕا ئەیخوێننەوە ماڵەکەش هەر شتێکیان ببێ بۆیان دێنن شعرەکان ئەمانن شەوی شەوی بەراتێ خوا دوو کوڕ و کچێکتان باتێ سفرە بێننە جەماتێ خاتونێ دەست بە زێڕێ دەست لە کەندوان بگێڕێ بەشی مناڵان بنێرێ کابرایەکە بوو لە سولێمانی بەناو بازارە چەوەنەری کوڵاوی ئەفرۆشت بە دەنگێکی خۆش و بە نەزم بەم جۆرە بانگی ئەکرد و ئەیوت هەتیوی بێباو کە چەوەنەر خورمای بێناو کە چەوەنەر کۆرپەی بێدای کە چەوەنەر سوورەی بەرمەم کە چەوەنەر قیتەی ناوگەڕە کە چەوەنەر هەی چەوەنار چەوەنار وەرن بۆ چەوەنار دوو پیاوی گەورە بەڕاوشکار بە دەشتێکە ئەڕۆن تەماشا ئەکەن وا لە دوورەوە کابرایەکی ڕیشسپی لیکنی شڕەبار پەڕوویەکی چڵکنی کردووە بە سێبەری چاوی سواری نێرەکەرێک بووە و ماکەرێکی ڕوتیشی خستوەتە پێش خۆی وردە وردە گۆرانی بۆ ئەڵێ و ڕۆ و ناوشار ئەڕوا یەکێ لە پیاوەکان بەوی کەیان ئەڵێ بیدوێنە ئەڵێ وا دیارە ئەم کابرا دەمشڕە جنێومان ئەداتێ ئەڵێ گوێ مەدەرێ بیدوێنە با جنێومان بداتێ اینجا ئەچێ و سەری ڕێی پێ ئەگرێت دەستی لە ملی کەرەکەی ئەکا و ماچێکی ئەکاتەوە ماندوو نەبوونیەک لەگەڵ کابرا خۆی ئەکا کابرا بە تووڕەییەوە ئەڵێ تۆ دەست ئەەکەیتە ملی براکەت لەگەڵ ئەو بدوێ کارت چییە بە منەوە
ئەگەر دایکت ناردووتی من هیچ لەبیرم نەماوە کەی دایکتم دیوە خۆ ئەگەر لەوانەشی بۆ کڕیار ئەگەڕێی و لە ناو شار مشتریت نەکەوتووە دەشتەکی ئەو پیشە حیزە نازانن. کابراڵێ بەخوا خاڵە نە دایکم ناردوومی و نە بە شوێن مشتریشە ئەسوڕێمەوە چاوم پێت کەوت وامزانی چاو دێشێ منیش تۆزێ دەستی حەکیمیم هەیە بەزەیم پێتە هاتەوە دەرمانێک بوتم با پێت بڵێم بەڵکو و چاوێشەکەت لە کۆڵکەوێ. کابراوتی وەریە وەڵڵا بە قوربانت بم چاوم ئێشێ پێم بڵێ بەڵکو لە دەم و نەفەسی تۆ چاکمەوە. اینجا کابرای بەناو حەکیم وتی ڕۆنی هەتاو دەنگی دەهۆڵ ڕەنگی ئاو تیشکی ئەستێرە خشتەی گاگێرە سێبەری مەنارە وەفای خەڵکی ئەم شارە چاوی مار و پێمێرولە دەوڵەمەندی پیاوی ڕووتەڵە ئاشتی میراتگر یەکێتی جێگەگر ئەمانە 6 مانگ لەبەر سایەقەی هەتاو دانێ 6 مانگ لە دەستکەوانێکی بێبنا بیکوتە 6 مانگیش بیخەرە بەر ڕەشەبا ئینجا بیخەرە کللتوری بنکلکی ئەو دێڵەکەرە بە کلچوویەکی یەرەقی ئەو نێرەکەرە بیهێنە بە چاوی سەر و خوارتە ئیشەڵڵا زوو چاکە بێتەوە. مامەی ڕیشسپی تۆزیە خۆی بۆ جوڵان یەکێکی کەڕەنای بۆ کێشا وتی جارێ ئەمە پێشەکی بۆ حەقی هاتنەکەت بەبێ مزەڕەتی سەری خۆت و بۆزەی هاوڕێت کە چاکیش بوومەوە کۆنە کارەکەرێکی ڕەشتاڵەی دایانی نەنکم ماوە ئەدەمێ بۆ خۆت و ئەو هاوڕێت کە بۆ پێکەنینی خۆی تۆی کردووە بە پێستی لاقنگیگا بەیانی لە ئاشخانەکەی دوایەوە شلە حەیحەی بکەن بۆ نان خواردنی ئێوارەتان ئەگەنە میوانخانەی پێشەوەی. حەسەن بەگی قادربەگی جاف لەگەڵ دەستێک لە شۆڕەسواری جافا بەو دەشتی شارە زورەدا تێئەپەڕ مەرەزەی شارە زور دەستی بەخۆیان هێناوە گۆلەکان ئاویان تێبەردراوە هەمویان پشتە پشتە وەستاونەوە ڕائەوەستێ و سەیرێکی بە سۆزی ئەم دیمەنەکە کت و پڕبانگی سوارەکان ئەکاو ئەڵێ بیانوە بیانوە ئێستا زانیک مەخوا لە قورئانە ئافەرمیوە مەرەزەل بەحرەین بەینەما بەرزەخ و لا یەبغیان معنای چییە؟ ئەوە دەربارەی ئەم گۆلگەلە فەرموگێسی ئەوەسە چۆن پشتە پشتە وەستاک نەسووە ئاوی ئەم گۆل تێکەڵاوی ئەو گۆل ناوێ هەروە دوو گۆل پشتە دویە کەوتگاسە بەینیان و قەورەکەی حەمە پاشا ئەگەر وا نەهاتینایە من ئەمەم نازانی. حەبیبەڵڵاخانی باوەجانی ئەنێرێ بۆ عەشرەتێک مەشکەدۆ بەرنە سەر کانیەکەی نارو کە ئەم شوێنە هاوینە هەواری قوایی و باوەجانیە. کابرایەکی باوەجانی سواری کەرێک ئەکەن و مەشکە دوی لە پێشدا ئەنێن لە ڕێگە مەشکە پشکی بەر ئەبێ کابرا کێری خۆی ئەخاتە کوونەکەیەوە و ئەڕوا تا ئەگاتە سەر هەوار ئەڵێن دابەزە ئەڵێ دانابەزم تا ئەچمە بەردەمی خان ئەڵێن کوڕە دابەزە تۆ بۆ ئەوەندە شێتی ئەڵێ کەران گاکەی گاگینە چۆکەن بۆ کەرەکەوەی دایکی کەران کێرم پشکی مەشکەیە ناتوانم داوەزم. قازی بایەزید ئەسپێکی هەبوو هەموو جار سواری ئەبوو ئەچوو بۆ سەرا و پێ ئەهاتەوە ڕۆژێ قورئانی ئەخوێن تووشی ئەو ئاەتە بوو کە ئەڵێ وما من دابة في الأرض إلا على الله رزقها هێنای ئەسپەکەی بەرەڵا کردە ناو شار بۆ گیانی ئەو عالەمە ئەسپە کەوتە کۆڵانان و سەردووکانان ساخوا چی دابێ لە توێکڵە باینجان و لە ترۆزیە کرمێ و لە توێکڵە شووتی ڕزی و ئەی خوارد و پێوە ئەژیا. ڕۆژێک ئەسپەکەی تۆ سەلامەت قازی وتی بە پیاوەکەی بچێت چەند کۆڵ هەڵگر و خۆڵ ڕێژێک بێنێ بیبەنە قەراغی شار و فڕێدەن ئەوانیش کە هاتن داوای دەقەرانیان لە قازی کرد بۆ فرێدانەکەی قازی وتی داوای پارە لە پیاوی وەکو من چۆنەکەن یەکێکیان هەستا وتی قوربان ئێمە هیچ دەرامەتێکی ترمان نییە بێجگە لەم جۆرە شتانە نەبێ. جەنابی قازی خوا ڕاوەستاوی کە دەرامەتێکی زۆری هەیە و پیاوێکی دەوڵەمەندە لەم شتانە هەموو وەرئەگرێ مارە بڕانە و سەرقەڵەمانە کەفارەی سوێن و نوێردووی جومعانە حەقی قەواڵە و کرێ حەواڵە پارەی تەلاق و مۆری کاغەزان بەرمەشکەکەرە و نۆبەرەی ڕەزان پاشماوەی وەقف و میرات بەشکردن موچەی دەرزوتن و پێشنوێژی کردن. قازی وتی بە پیاوێکی وەکو من چۆن شتی وا ئەڵێن ئێوە هەموو خێروبێری وڵاتەکە کۆ ئەکەنەوە 1000 قاپیتان هەیە بۆ نان پەیداکردن جلی مردووان و پارەی زیارەتان چڵکاوی ماڵان و گسکی کۆڵانان تەنەکە شکا و تەنەکە پچڕاو دزی چڵەدار و گرتکی نەکوڵاو پارەی خێرات و مردوو هەڵگرتن کەرفڕێدان و سەگ بەکێشکردن جەژنانەی دووکان کراسە کۆنی جوان نۆردووی لادیەی و پاشماوەی میوان ئەمانە هەموو وەرەگرن
بێجگە لە گوێ لە نۆکی خراپی ڕۆز و مستەساوەری بنکوپەی دایە ئەفرۆز لەگەڵ ئەوەدا ئەم ئەسپەکە برتان فرێتاندا پێستەکەی برن بۆ دەباغ و کلکەکەی بۆ قەرەج و یاڵەکەی بۆ موتاب و ناڵەکەی بۆ خاوەن کۆش بۆ چاوەزار بیکا بەسەر کۆشکەکەیەوە ئەمانە هەموو دەستان ماچەکەن ئیتر چۆن هیچتان نییە و داوای شت لە پیاوێکی وەکو منەکەن. اینجا کابرا هەستایەوە وتی قوربان جەنابی قازی بەمانە فەرموود ئێمەت کرد ڕازی بیکە بە خێری گۆڕی جوانە مەرگەکە شتێک مام دەرێ با دوعا بۆ سەری جەنابت و پادشای وڵات بکەین کە ئەم هەموو خێر و بێرەتان پێداوین. شێخ عەزیزی جانەوەرە ئەچێ بۆ دیدەنی مەولەوی لە ڕێگەدا تووشی کابرایەکی بەرازخۆری قەڵخانی ئەبێ کە دوو ژنی لەگەڵ ئەبێ لیانە پرسیە بۆ کوێ ئەچن کابرا ئەڵێ قوربان ئەمانە هەردووکیان ژنی منن یەکێکیان 12 ساڵ و یەکێکیان 5 ساڵە ژنی منن هیچ مناڵمان نییە ئەچین بۆ سەر مەرقەدی مەلا مستەفای بێسارانی بەڵکو و خوا مناڵێکمان باتێ. شێخ عەزیزیش لە پارچە کاغەزێک ئەم دوو شعرەیان بۆ ئەنووسێ بێساران ماوە شێخی بەحر و بەر ئەمما وەیانەت یەکانە و دوو دەر جەدەوری یانەت مەکەران هۆڵە پێشان کەرەم کرد جفتی پارکۆڵە. ئەیدا بە کابرا پێ ئەڵێ ئەمە بخەرە ناو گومەزەکەی شێخەوە. بەڕێکەوت ساڵی دوایی شێخ عەزیز ڕێئەکەوێتە ماڵی ئەو کابرایە ژنەکان ئەیناسنەوە هەر یەکە کوڕێک دێن و ئەیخەنە باوەشیەوە ئەڵێن پارکە چوینە سەر مەرقەدی شێخ و کاغەزەکەی تۆمان فڕێدایە ناو گومەزەکەوە هاتینەوە خوا هەر یەکە ئەم کوڕەی پێداین. حەسەن کەنۆژ شاعرێکی کوردی نەخوێنەوار بوو بەم شێعرانەی باسی یارەکەی کردووە جەبەیاونەوە جەبەیاونەوە خاڵێ دیم وە بەین دوو بەیاونەوە چون نەجم مەدرەشۆ وە بەیاونەوە حەکاکاونی دەور گشت بەیاونەوە کێ دیەن مەغریب وە بەیاونەوە تا حەسەن وە خاک سەرمەنیاونەوە هەرها وە حەسرەت ئەو بەیاونەوە. پیرەمێرد گێڕایەوە وتی حاجی ئەوڵا گۆجەی دراوسێمان بەبێ زیادوکەم 27 ژنی هێنابوو لەم دوایەدا ژنێکی تەڕپیری عیاری بوو ژنەکە مێردی زۆرتر دی بوو شەوێک ژنە دا ئەنێ ئەڵێ تو خوا وەرە با بە ڕاست حسابی قسمەتی خۆمان بکەین تورەکەی گوێز دا ئەنێ لە پێشا خۆی ئەڵێ هەواڵژنم وێڵەدەری بوو گوێ بووینەوە وتی لە وێڵەدەر شایی و هەڵپەرکێ بوو لە تەنیشت بێوەژنێکی ناسکوڵەوە بووم دەستێکی نەرم و شل و لاڕانێکی خڕ و خۆڵی بوو هەموو جار دەستمی لێ هەڵ ئەخلیسکا پاش هەڵپەرکێ ڕاستە و ڕاست خوازبێنیم لێ کرد و ڕێکەوتین هەر ئەو دەمە بردمە لای مەلاحەمەی مام عەزیز و ئەمینی گوڵئەندام برد بۆ شاهێدی مارەم کرد و لەگەڵ خۆم هێنامەوە گوێزێک لە هەمانەکە دێنێتە دەرێ و دای ئەنێ ئەڵێ من ئەمە یەک ئافرەتیش ئەڵێ من ئەسڵم چەمەکیە کچ بووم چوین بۆ مازوو چنین کوڕێکی دراوسێمان بوو ئەولی ناو بوو حەزی لێ کردبووم ڕۆژێ لە کەژ هاتینەوە گەیشتینە کوێرە شێوێک پەنابوو من وتم ماندوم لێرە تۆزێ ئەحەسێمەوە تۆ بڕۆ تێفکری هات لام دانیشت وتی چۆنت بەجێ بێڵم سا شەیتان هەردووکمانی تەفرەدا قەومە ئیتر هەر لەوێەوە نەچوینە ئاوایی پێکەوە چوین خۆمان کوتایە ماڵی شێخ عەلی مزگەوتە لەوێ لێکیان مارە کردین من کارەکەر و ئەویش خزمەتکار ئەویش گوێزێکی لە هەمانەکە دەرهێنا و لە بەردەم خۆیان داینە وتی منیش ئەمە یەک لەو یەک و لە من یەک من 27 ژنەی خۆمم تەواو کرد ئەو گەیاندێ 31 ناچار حاجی ئەڵێ ئافرەت تۆ لێرە دانیشە من 4 گوێز قەرزاری تۆم وا من ئەچم ئەگەڕێم تا 4 ژنی تر دێنم اینجا تای تەرازوو ژمارەی گوێزمان وەک یەک ئەوەستێ. کابرایەک ئەچێتە لای قازیەک کە لە دیوەخانی حوکما دانیشت بوو وا دیارە ئەم کابرایە زۆر بە شوێنیا گەڕابوو کە چوو لەوێ چاوی پێکەوت وتی قازی ئەفەنی ئەوە تۆ لەکوێی وتی لە بەینی تۆ دیوارەکەم وتی گوێم لێ بگرا وتی بۆ گوێگرتن دانیشتوم وتی ژنێکم مارە کردووە قازی وتی بەخۆشی و بە کامەرانی کابرا وتی ماڵی باوانی مەرجیان لەگەڵ کردوم کە نابێ کچەکەیان لا دەرکەم قازی وتی باشە مەرجەکە بەجێ بێنە کابرا وتی ئێستا ئەمەوێ لایەن دەرچم قازی وتی ئەی مەرجەکەت چی لێ ئەەکەی کابرا وتی مەرج و شتە نازانم هەر ئەڕۆم قازی پێیوت خوات لەگەڵ ئەویش وتی ئاخر کێشەکەمان ببڕێنەوە قازی وتی بڕیمەوە کابرا دەڵێت حکمت بەسەر کێدادا
خازی پێی دەڵێ بەسەر کوڕی دایکتە، ئەو دەڵێت بە شاهیدی کێ؟ دەڵێ بە شایەتی کوڕی خوشکی خاڵت. کابرایەک چووە لای مەلایەک پێی وت قوربان ژنەکەم لەگەڵم خراپە، پیاوی چاک بە بەڵکو تۆزێ ئامۆژگاری بکەی و کردەوەی لەگەڵم چاک بێ. مەلا هەستا چووە ماڵیان و ژنەی بان کرد و پێی وت خۆشکم شەرع ئەفەرموێ ژن ئەبێ لەژێر فەرمانی مێردی خۆیان بێ، تۆ نابێ چاوت لەوە بێ کە مێردت چاوی کزە و کەچەڵە، دەستی کورتەوە بەڵەکە، قاچی ئەلەرزیە و بۆنی دەمی دێ، زمانی ناخۆشە و پاشی بەجۆشە، دەست نوێژ ڕناگرێ و دایم سەرخۆشە، لە قسەکردنا کەف ئەچەرێنێ، لە وەختی نووستنا دەم ئەتەقێنێ. کابرا کە ئەمانەی بیزوتی هەستە بڕۆ خوا بتگرێ بۆ خۆت و ئامۆژگاریت، ئەو شتانەی کە تۆ بەم ژنەی منت وت ئەو گەلێکیانی نەئەزانی. شێخێک لە نۆڕەباب هەڵکەوت بوو هەناسەی گیرا و دوعای لە کارا بوو، شێت و هاری چاک ئەکردەوە، دزراوی ئەدۆزیەوە، بەستراوی ئەخستە کار، تۆبەی دز و درۆزنی دائەدا گەلێ بۆ گەل بە خزمەت بوو. ڕۆژێک کوێخا مستەفای بیۆرە چووە خزمەتی وتی یا شێخ تۆ ئەم فەیز و بەرەکەتت هەیە کە مردی لە کیسی هەمووان ئەچێ، ئەولادێکت نییە جێت بگرێتەوە، باژنێکت بۆ بێنین، خۆیشت لەزەتی ژن و مێردی ئەبینی و ئەولادەکەیشت کەڵکی خزمەتی قەومەکەی پێوە ئەبێ. بەم جۆرە شێخی خستە سەر سەودا. شێخ هەڵسا چووە خزمەت مەلا مەحموودی بارێ وتی قوربان ڕوویان لێ ناوم ژن بێنم. فەرمووی باشە، پێغەمبەر فەرموویەتی ئەنیکاح سونەتی، شەوقی نامێنێ چرای خانەدان مەگەر بە سایەی ژنی خانومان. پرسی قوربان ژنی چۆنی بێنم؟ فەرمووی ژنێک بێنە خۆشەویستی بزانێ، نەوەی باش بخاتەوە و مەیلی چاکەی لە ڕەگەزدا بێ، خۆت لە 3 جۆرە ژن بپارێزە، لە بێوە ژنێ کە مێردی مرد بێ، هەر ساتە ناساتی ئەڵێ ڕەحمەتێکە ئەی شێلام بۆنی ئەکردم پێی ماچە کردم، لە ژنێک کە دەوڵەمەند بێ و بەهۆی پارەکەیەوە شانازی بکە و منەت بەسەر پیاوانە بنێ، لە ژنێک کە مەکرکەر و بە ئاین و ئۆین بێ هەمیشە خۆی بخاو بە نکەنک بۆڵە بکە. قەیرەکەش باشە، قەدرزانە، پیرەژن ژارە، هەناسەی مارە، ژن لە عمری دەوە تا 20 حەزی نەفسە، لە 20 تاسی بۆ دڵداری و یاری و دیاری، لە 30 تا 40 دایک مناڵ، لە 40 تا 50 سەرۆکاری ماڵ، لە 50 بەدواوە خوایشی لێ ڕەنجە. بەم حسابە شێخ هاتە سەر ئەمە کچێک بێنێ، بەڵام زۆرتر لە دڵی خۆیان سەودای کەوتە سەر ئەوە نەشمیلەیەکی خنجی لە بێنێ. یەکێ لە ئاغا لێکەوتوەکانی سنجەڵێ کچێکی جوانی ناسکۆڵەی بوو، گۆرانیان پێ هەڵدا بوو. فاتەلێ لە سنجەڵەیە بۆم بوەستە مانگ هەڵێ، بانگت ئەکەم بڵێ بەڵێ ئەو ساوەرە لەگەڵم هەڵێ. شێخ مەیلی چووە سەری، هەرچەند وتیان یا شێخ ئەوە مناڵە لە ڕێک تۆدا نییە، ئەوانە کۆنە چەکمەڕەقن لووتیان بەرزە بە پارەی سەر قەڵەمانەی نوشتە و دەسەنە بەڕێوە ناچن. ئەو گوێی نەدایە، خوازبێنی کرد، ئەو سایش کچ وەکو ئێستا نەکەوتە بووە سەر و کڵاوی خۆی بە هەموو کەسێکیان ئەدا، دایانی ساڵی تێوە نەگەڕایەوە کۆنە داخوازێکی شەوێ وەکو گۆرانیان پێ هەڵدا بوو، تبووی بانگتەکەم بڵێ بەڵێ، لە دەرگاوە بانگی کرد وتی بەڵێ و هەڵات. کاتێکیان زانی چوونە نەنۆر ماڵی مەحموودی بەگەشەلە کە بێدینە و دژمنی شێخانە، لەوێ بۆ خۆی لەگەڵ لاوە خۆشەویستەکەی جووتیان گرت و شێخ بەتەنیا مایەوە. اینجا شێخ کە جاران نیوە شەوان دەنگی زکر و قورئانی ئەهات، ئەمجا هەموو شەوێ بە کوڵێ گریانەوە ئەیوت فاتەڵێ هەی فاتەڵێ، بانگیان کردی وتت بەڵێ، پەندی پیراونە بەڵێ، جوان ئەبێ لە پیر هەڵێ. مینەکەچەڵ هەبوو لە چوارتا، فاتە ناویش لە سیتەک بوو کە کۆنەژنی خلەی ئەسمەر بوو. گۆیا بە قسەی فاتە مینە داوای کردووە، هەردوو کیشیان نەخوێندەوار بوون، هەر یەک بە 5 خشتەکیەک بە سەر و گوێلاکی یەکا دێن. فاتە ئەڵێ مینەکەچەڵ لە ماڵیان نییە مستەبڕوێشێ، لێفەیەکی نییە پێیتێ هەڵکێشێ، فەقیانەی شڕی کەرێ نایکێشێ، دێنێ لەکن من خۆی هەڵئەکێشێ، ئەڵێ با فاتە شەولام ڕابکشێ. مینەش ئەڵێ پێی بڵێن هەی تڕی لەوی مرێ، یاڵی خواتەوە وەکو یاڵی کەرێ، ئێستر بە پاشووی لە پێشی بەرێ، هەر دەڕوا و وردەگوو هەڵ ئەوەرێ، من کەی وتم شوم پێ بکە ژنی خلەی ئەسمەرێ. ژنگەلی ئاوایی قەدەفەر لە شارەزور کۆ ئەبنەوە ئەچن بۆ مەستەکان بۆ پرسە. نەنکە پیرۆزێک هەبوو، ئەویش چوو وتی منیش دێم لەگەڵتان، بەڵام ئەم نەنکە پیرۆزە خۆی ڕانە ئەگرت.
بلامانێ تڕکەن بوو. ژنگەل وتیان نەنکە پیرۆز مەیە شوورەییە ئاوڕۆمانە چێ چیت ئەوێ ئەدەینێ. وتی ماڵێ منێگەنمم بدەنێ تا نەیەم لەگەڵتان. وتیان باشە و لێیاندا ڕۆیشتن. لە پاشان نەنکە پیرۆز کەوتەوە بیری کە باسی ئەوەی نەکردووە بە مەنی ماڵی کێبێ. ژنان لە پرسەکەدا دانیشت بوون خەریکی شین و شەپۆڕ بوون. نەنکە پیرۆز کردی بە ژوورە. هەمویان لە ترسی کەتنی نەنکە پیرۆز هەر بەجارێ وشک بوون. پورایشێ سەرڕستی بەدەستەوە بوو. مردووەکەی بە دەنگی بەرز و بەدەم گریانەوە ئەلاواندەوە. ژنەکانی بۆیان ئەسەندەوە. تێکەڵکێشی کرد بە لاوانەکە وتی ئەوەندە هاتگە سامانی نییە ساو کە پێم بێژن بە مەنی کێیە. اینجا پورایشێ وتی نەنکە پیرۆزی داپیرە تونبی قوجە و سەخت نگای بیرە. نەنکە پیرۆزیش هەر بەدەم گریانەوە وتی باواونت شێوگێ هەژوە سرت وێ مەنی دەوڵەت یار لە بەردەست وێ. کابرایەک لەو خوارە ڕێبوار بوو تووشی بوو بە تووشی کابرایەکی ترەوە کە دانیشتووە و نان ئەخوا. ئەمیش چوو سەلامی کرد و دانیشت. کابرا هیچ خوڵکی نەکرد بۆ نان خواردن. اینجا ئەم بۆ ئەوەی نانی بداتێ قاپی قسەی لەگەڵدا کردەوە و پێیوت تۆ ئەزانی من لە لای ماڵی ئێوەوە هاتووم؟ کابراوتی دیارە ڕێگەت بەوێدا بووە. ژنەکەتم چاو پێکەوت زگی پڕ بوو. ڕاستەکەی کە بەجێم هێشت زگی پڕ بوو. کە من لەوێ بووم مناڵی بوو. دیارە ژنی زگ پڕ ئەبێ مناڵی ببێ. دوو کوڕی بوو. ئەوە دایکیشی هەردوو دووی ئەهێنا. یەکێکیان مرد. وا دیارە دایکی شیری دوو مناڵی پێ نەدراوە. زۆری پێ نەچوو ئەوی تریشیان هەر مرد. ئەوە خەفەتی براکەی بووە. پاش ئەوان دایکیشیان مرد. دیارە یەکێ دوو کوڕی لەسەر یەک بمرێ لە تاوانە خۆیشی ئەمرێ. تا ئەم قسانەیان کرد کابرا لە نانی خۆی بووەوە و هەمووی خوارد. اینجا پێیوت لام وایە نانەکەت بەدەم خۆش نەبوو. کابرا لە وەڵام داوتی ئاخر هەر لەبەر ئەوە بوو کە بەشی تۆم نەدا وتم با تۆیش تووشی ئەو ناخۆشیە نەبی. مەلا کاکە حەمەی بێلوو کە بە ناری بەناوبانگە لە مەریوانەوە نامەیەک بۆ شێخ مەحموودی حەفیدزادە ئەنووسێ وێنەی نامەکە مێژووی تیا نەبوو. هەر وەکو خۆی بۆ وێنەی ئەدەبێکی کوردی نووسرایەوە بەم جۆرەیە ڕۆح و دڵ قوربانی ناڵی کەوشەکەت سەر بەسەر گردی حەسار و حەوشەکەت دائیما محتاج و مشتاقم لە بۆ گەنجی یادی خاتری بێخەوشەکەت. ئەگەر لە ڕێگەی مەرحەمەتەوە حاڵی ئەم پیرە غوڵامی خۆتانە منزور بفەرمونون بە کوردی و بە کورتی ئەمەیە عەرزم. بە تێغی مەحنەت و دەرد و جەفا جەرگی مەلالەت بوو بەڵێ مەعلومی ئافاقە مەلانی وەی مەلالەت بوو. و ئەگەر مەیلت بە بەیانی توولانی بێ و ئارەزود لە حکایەتی قویلە و چوچانی بێ ئەمەیە عەرزم. دوور لە تۆ چاوم بە بینش ماوە قۆی بیستنم بۆ ناڵە و گرمەی هەوری بەهاری نەماوە. حەواسم سەراسەر فەوتاوە دڵم بە ئاگری مەحرومی وەک کەبابی سولەیمانی برژاوە. جەرگم لە قازانی سینەدا بە بڵێسەی دووری وەک سڵقی کەرکووکی کوڵاوە. هەمیشە چاوەڕێگەی حافزم بۆ یاسین محتاجی هاتنی مەلام بۆ تەڵقین. مائیلی 6 گەز جاو 2 گەز خاکم بۆ تەکفین. وەلێ ئەگەر بەشارەتی موژدەی سرور و سەلامەتی زاتی مبارەکتم زوو پێ بگا کە بۆ من موژدەی ئاوی حەیاتە یەقینم وایە چاوم ببێ بە دووربین و زەڕەبین وا لەگەڵ حەزرەتی خدرا لە حەیاتە مساوی ئەبین. عەرزی مەخسووس کۆچ و کڵفەت و دایکی سەعید بەگی بادەڵانی پەنایان هێناوە بە غوڵامی خۆتان لەسەر واقعی کە نسبەتی قەتڵیان لە سەعید بەگداوە و فعلەن مەحبوسە و لە حەبسخانەی حکوومەتایە ناچار منیش ئەوە پەنام بە قاپی مبارەکت هێنا. شاید فکرێ بە حاڵی ئەو بفەرمون کە شاید لە زەحمەتی حەبسا نەجاتی ببێ و معلوم ئەم پیرە غوڵامی قاپی خۆتانە تا قیامەت مەسرور و مەمنون و متشەکرتانە. ئیتر هەرچێ بڵێم زیادەیە غوڵامی دەرگای خۆتانە. ناری. شێخ عەلادینی بیارە لە 18 سێ 1945 دا کۆچی دوایی کرد. شێخ عوسمانی کوڕە گەورەیان لە شوێنی دانا بۆ پرسەنامە و شادومانی جێنشینی لە 26 سێ 1945 دا
نامەیەکم بۆ شێخ عوسمان نووسی بە ناوی پارچەیەک لە ئەدەبی نامەی کوردیەوە وێنەکەی لێرەدا نووسرایەوە. شێخی پایە بەرز وەسماوەنی دانا، جێ نەزەرگەکەی وەسماوەنی زانا، ناسۆری کۆچی شێخی نوراونی، ساڕێژە بەیاد عوسمانی ساونی. جێنشینی بنەماڵە و هیوا بەخشی ئەو ماڵە، ئەو کۆچەی شێخی بیارە و گوڵی ئەو دیارە کردی، نێشی جێگەبرینی لە دڵی دۆست و یارانە، گەلێ بەسۆسترە لە تیری خەرقە پۆشان لە گۆشەی دڵی مەینۆشانە. دنیا هەوارگەی بێکەسان و بێنەوایانە، ئەو کەسەی ڕوبەڕووی مەزاری پاک ئەبێتەوە، بۆ جێگایەکی دیاری سەر ئەنێتەوە لە نەمانەوە ڕوو ئەکاتەمان، لە کۆڵیتی بێوەفاوە ئەچێتە کۆشکی باسەفا، کەواتەوە مەزانە شێخت ڕۆیشت، وا بزانی چوونی بۆ مانتە و مانیشت بۆ شانتە. ئەو شوێنەی تۆ لێیدا ئەنیشی جێماڵە گەورەیە. شێخانی ڕابردوو پێیان ڕەوا بینیت بۆ ئەوە ببیت بە گوڵی هەمیشە بەهاری ئەو باخە، چاوت لە شوێنی شوێنداران بێ، ئاگری کینە یاران بە ئاوی دەرونی فراوانی خۆت بکوژێنەوە. کەوات کرد ژیانت ژینی یاران ئەبێ و نەمامت سەربەرزی باخی نازداران. ڕەوانی پاکی شێخی ڕابردوو لە بەهەشتی بەرینە لە کۆڕی خواناسانە، نزای سەرفەرازیت بۆەکە. منیش دڵت ئەدەمەوە بە سوورەی مبارەکەی فاتحە، دۆستی ئەو خانەدانە سەجادی. شەکراوی دەماخ. مەحموود پاشای جاف سەد سوارێکی لەگەڵ ئەبێ و ئەیانەوێ ڕۆوگەرمیان بچن. نزیک ئەبنەوە بە ناوچەی جەباری، پیاوێک ئەنێرێ بۆ لای سەید فەتاحی جەباری کە پێی بڵێت پاشا ئەڵێ بە نان و دان و گانەوە ئەبین بە میوانی. پیاوە ئەچێ کە چاوی بە سەید فەتاح ئەکەوێ، تەماشا ئەکا پیاوێکی ڕیشسپیە، شەرم ئەیگرێ و پێ ئەڵێ پاشا ئەڵێ بە نان و بەدانەوە میوانین، ئیتر باسی گانەکە ناکە. سەید فەتاح تێ ئەگا و ئەم شێعرە بۆ مەحموود پاشا ئەنووسێتەوە: وەک قەومی لووتن ئەهلی جەباری، دایم ئامادەن بۆ میوانداوری. کە پاشا ئەمە ئەخوێنێتەوە ئەڵێ سەید فەتاح دەستی خۆی وەشان، قەت بە من ئەگیرێ کە ئەچنە ئەوێ خەڵاتی ئەکا. جارێک کابرایەکی کورد ئەچێتە لای حەمە پاشای جاف ئەڵێ پاشا پاییز هات، ئەویش ئەڵێ بەخێر بێت، ئاو کوڕە بۆی بارکەن کەشک و دواینا. کابرایەکی تر گوێی لێ ئەبێ ئەڵێ ئەگەر من بچم بڵێم پاشا بەهار هات زۆرترم ئەدەنێ، دەنگ ناکە تا بەهار دێ. هەڵ ئەستێ ئەچێ و ئەڵێ پاشا بەهار هات. پاشاش ئەڵێ ئاو کوورە تێی هەڵدەن ئەم دەویت باوکە. کابرا ئەپرسێ پاشا بۆچی تێم هەڵەدەن؟ ئەی لە کابرای پاییزت بۆچی هەڵنەدا؟ ئەویش ئەڵێ پاییز کەشکی تایە، دواینەی تایە، بڕوێشی تایە، بەهارچی تایە بۆ من، گیای تایە، ئەویش بۆ بزن خاسە، خۆ من بزن نیم. اینجا کابرا ئەڵێ باشە پاشا، تو سەری خۆت تۆزێکی هەرتێ هەڵدەن، ئەگەر ئەو دەویت باوکە نەبوایە منیش نەئەهاتم و ئەم تێ هەڵدانم نەخوارد. پاشا بە قسەکەی پێ ئەکەنێ و بۆ ئەویش بارەکە. ڕەزابەگی فەتاحبەگ نیوەڕۆ بوو لە ئاوایی کەلار ڕاکشا بوو. حسا کوڕە مسکێنێکی 12 ساڵان بوو، بۆ ئەوە باوەشێنی کا تاخەوی لێ ئەکەوێ لە ژووری سەریەوە دانیشت بوو. چەند منداڵێکی تریش لەو لاوە دەنگە دەنگیان دەهات، نەیان ئەهێشت خەوی لێ بکەوێ. ڕەزابەگ تووڕە بوو، سەری بەرز کردەوە وتی مناڵان وەڵڵا جووکە بکەن هەستم جووکەتانە بڕم. مناڵەکان بێدەنگ بوون و خەوی لێکەوت. حسەش هەر باوەشێنی ئەکا، کە زانی واخەوی لێکەوتووە بە سەبری سەری بردە بنایگوێەوە و بانگی کرد ڕەزابەگ ڕەزابەگ. ڕەزابەگ چاوی بەرز کردەوە وتی ها. ئەمیش وتی ڕەزابەگ جووک، ڕەزابەگ جووک، ئابزانم چۆن جووکە جووکەم ئەبڕی. ئەمەی وت و هەستا باوەشێنی فرێدا و بۆی دەرچوو. حاجی مستەفا پاشا وتی ئەمیری حەج بووم، بەسەر حاجیەکانەوە ئەگەڕام، سەیرم کرد وا لەبەر کەعبەدا کابرایەکی سووری قەڵەوی ڕیشسپی کەوتووە، ئاو ئەکەن بەسەریە، بەجل و بەرگەکەیە زانیم کووردە. چوون بەلایەوە ئەو ساڵەش حەج کەوتبووە مانگی تەمووزەوە، گۆشتی کاڵ ئەخرایە سەر لە مەکە ئەبرژە. کابرا چاوێکی بەرز کردەوە، هەناسەیەکی درێژی هەڵکێشا،
لە پاشا سەری بەرز کردەوە ڕووی کردە ئاسمان و وتی ئەرێ هۆ خوا تۆ بۆچی چاود نەبوو لەو دەشتی گەڵگەی ئاوداری هەوافێنکەدا ماڵ بۆ خۆت دروستکەی ئەمە شوێن بوو تۆ ناوتەوە ئەگەر جارێکی تر ڕووم کردەوە ئەم شوێنە بزانە من کوڕی خەڵک نیم وتی لە پاشا پێم وت کابرا ناوت چییە و خەڵکی کوێیت وتی حاجی قادری ڕۆغزایی خەڵکی ناوچەی گەڵکەیە دەشت و گردێکە لە لای پێنجوێن کابرایەکی مەنگوڕی باراشێک ئەبا بۆ ئاش ئەیهاڕێ و ئەیهێنێتەوە لە گەڕانەوەدا ئەگاتە سەر دەوەنێک و لەوێ تووشی کابرایەکی دراوسیان دەبێت کە ئەویش هەر ئەچێ بۆ ئاش لێ ئەپرسێ ئەڵێ ئەوە تۆ باراشەکەی خۆتت هاڕی ئەویش ئەڵێ ئەدیکو نایهاڕم ئەمیش ئەڵێ بە گۆڕە بابم دەسا ئەگەر من لە کنت بوومایە نەمدەهێشت چەقە لەوێ ئاشەوە بێنی ئەویش ئەڵێ کوڕە دایە لێت دەگێم چمانەت دەهێشت ئەمیان دەڵێ بە گۆڕە بابم نەمدەهێشت لەم قسەیەک و لەو قسەیەک ئەبێ بە شەڕیان اینجا ئەوی کە لە ئاشا تۆتەوە ئەڵێ دەسا دایە لێت دەگێم دەبا ئەم دەوەنە ئاش بێت بزانم چڕایەکت دەکەوێ نایاڵیت بارەکان لە کەرەکان ئەکەنەوە و هەریەکە تەکان ئەداتە بارەکەی خۆی کە بیکا لە ئاشەکە لەم سمڕ دەست ئەدەنە خەنجەر و یەکتری ئەکوژن کە بەسەریانە ئەچن ئەبینن وا دوو بار و دوو تەرم لەوێ کەوتووە یەکێکیان نووزەیەکی تیاماوە کە لێ ئەپرسن ئەم کەین و بەینە ئەگێڕێتەوە و ئەویش ئەمرێ مام سلێمانی سێتە بەسەری هەمەوەن لە چەمچەماڵ لە کۆڕێکا دانیشتووە تووڕێیان کردووە ئەویش وتوویە ئیتر مەوەشن قسەی بێ سەمەر لە قوونتان ئەوڕم لکێ چەوەنەر اینجا وتوویە ئەگەر لەسەری بڕۆن قوڵتریش ئەوشم مچە گەوجی باوەجانی هەبوو کە ئەکەوتە گڕووگاڵی شەعر بەم جۆرە شەعری ئەوت هەکەمە زۆرنا دەکەمە ژێرت وەک چەقچەقەی ئاش هەڵپەڕێ کێرت ڕەسواغای مەنگوڕ هەبوو پیاوێکی ڕیشسپی و بەزمەلی بوو زۆری حەز لە قومار دەکرد هەندێک جاریش نوێژی دەکرد و قورئانی دەخوێن جارێکیان لە کۆڕێکی دیوەخانەکەیە دائنیشێ و ملی خەڵکەکە ئەگرێ بۆ ئەوە قوماری لەگەڵ بکەن کەس ملی ناداتێ و لەگەڵی ناکە کاتی قورئان خوێندنەکەشی نزیک بووەتەوە بە ناچاری خەڵکەکە ئەترسێنێ و ئەڵێ ئەگەر قومارانم لەگەڵ نەکەن دەچم قورئانان دەخینم دەسا درەنگە دزێک چووە ماڵێک هەرچەند دەگەڕا هیچی تیا نەبوو بیدزێ هات بڕواتە دەرەوە خاوەن ماڵەکە پێیوت هەڵی تەکێنە بارت سەنگینە دزەش ئەڵێ خوا حەقە ساتۆیش ماڵت ڕەنگینە خێڵێک لە تاریەر خستبوویان کابرایەکی کورد ماڵی لە ژوور هەموو ماڵەکانەوە بوو شەو هاتبووە خوارەوە لە ماڵی کابرایەکی ترا نووسبوو لە باخەڵی ژنێکە کابرا و ژنە تا پاش هەتاوکەوتن بە ئاگا نەهاتبوون کابرا کە هەڵ ئەستێ تەماشاکە هەموو هاوماڵەکان چاویان لێ کە لە باخەڵی ئەم ژنە دێتە دەرەوە اینجا هیچی پێ نەمابوو ئەیوت دەکخوا بیبڕێ هەواری لێژ پیاو ئێوارە لە ماڵی خۆیان ئەخەوێ کەچی بەیانی لە ماڵی هاوسێ خەوەری ئەبێتەوە کابرایەک چوو بۆ کاروان منداڵێکی بچکۆڵی هەبوو لە بێشکەدا بوو لە دوای 5 ساڵ هاتەوە تەماشای کرد 4 منداڵی لە گوێ ئاگردان دانیشتون لە ژنەکەی پرسی ئەم منداڵانە چین ژنە وتی ئەوەیان خۆت لێرە بووی گەورە بوو ئەوەشیان کە تۆ ڕۆیشتی لە زگما بوو ئەو دانشیان خەوم بە تۆ دی بوو کابرا وتی ئەمە سێ ئەی چوارەمینیان چییە ژنە وتی مێردەکە ئەو سێ کوڕەت بمرێ ئەگەر لەوەیان بپرسی چونکە بچکۆڵەکەی گوێ ئاگردانە نە تۆ ئەو بدوێنە نە ئەویش تۆ بدوێنێ کوڕێکی کورد هەبوو گاڵتەچی بوو هەموو ڕۆژێک کە ئەڕۆیشتەوە ماڵەوە دایکێکی پیری هەبوو لێ ئەپرسی ڕۆڵە دەنگ و باس چییە ڕۆژێک دیسان ئەپرسێ کوڕەش وتی بەخوا دایە ئمڕۆ بە فەرمانی پاشا جاڕیاندا هەرچی بێوە ژنێک دانێکی ما بێ ئەبێ شوو بکە هەرکەس نەیدا بەش و تووشی جەریمە ئەبێ پیرەژنەش وتی ڕۆڵە دەخیل خۆ تووشی جەریمە مەکە ئەوەتە من 2 کوتەرە دانم ماوە حەمەبەگ وتی کابرایەکم لابوو ناوی قادرە سووری لەک بوو ڕۆژێک باسی پیاوی نوێش قایم و دیندار ئەکرا قادرە سوور وتی ناشکری نەبێ زەمان خراپ بووە
کەس ترسی خوای نەماوە، خەڵکی بەتەنگ نوێژ و ڕۆژوەوە نین. ساڵێک لەگەڵ 20 سواری هەمەوەن چوین بۆ جەردەیی، لە قاتەکانی کەرکووک کاروانێکمان ڕوود کردەوە. سەرکردەمان مەخۆل هەمەوەن بوو، بە ڕەحمەت بێ بەدەستی خۆی 5 کەس لە کاروانەکەی کوشت. هەموو بار و شت و مەک و وڵاغەکانمان هێنا گەیشتینە شیوە سوور. بستێکی مابوو ڕۆژ ئاوا ببێ. هەزار ڕەحمەتی لێ بێمەخۆل بانگی کرد، عەشرەت نوێژم نەکردووە. دابەزی بە پەلەپەل دەست نوێژی شت و نەیهێشت نوێژەکەی بچێ، نوێژی خۆی کرد. اینجا ئێستا پیاوی وەها دیندار ماوە؟ حەمەبەگی حاجی ڕەسوولبەگ ئەیوت سەید عومەری حەفید ئەیگێڕایەوە، وتی ساڵێک باڵوێزێکی ئێران لە سولەیمانی بوو، ناوی یەحیاخان بوو. ئێجگار شفتەی کاک ئەحمەد بوو. هەموو وەختی ئەهاتە مزگەوتی گەورە بۆ خزمەت کاک ئەحمەد. بەڕێکەوت کاک ئەحمەد چوو بوو بۆ شارباژێر. 5-6 تاجری سنەیی هاتبوونە سولەیمانی، شابەندەر گرتبوونی. یەکێکیان کە نەگیرا بوو هاتە ماڵی شێخ. ئایشەخانیش منی بان کرد، وتی ڕۆڵە لەگەڵ حاجی مەلا ڕەسوول بچن بۆ خزمەت شابەندەر، تکای لێ بکەن بەڵکو ئەو حەبسانە بەرەڵا بکە. منیش لەگەڵ حاجی مەلا ڕەسوول چووم. قاپی وانێک لە قاپیەکە بوو، پرسی چیتان ئەوێ؟ حاجی مەلا وتی عەرزی باڵوێز بکە، حەفیدی کاک ئەحمەد هاتوۆتە خزمەتی. ئەویش دەست بەجێوتی بفەرموو. چوینە ژوورەوە، زۆری پێخۆش بوو. حورمەتێکی تەواوی گرتین. لە پاشە حاجی مەلا ڕەسوول وتی جەنابی شابەندەر، عایشەخانی حەرەمی کاک ئەحمەد سەید عومەری حەفیدی ناردووەتە خزمەتتان کە ئەو توجارە کوردستانیانە بەرەڵا بفەرموون. لەگەڵ ئەم قسەیەی حاجی مەلا شابەندەر وەکو ئاگر بڵێسەی بەست و وتی ئای ئای عایشە عومەری ناردووە بۆ تکە، یەڵڵا دەرەوە یەڵڵا. خێرا گاڵی 2 خزمەتکاری داهاتن و بە زۆر دەریان کردینە دەرەوە. کابرایەکی کورد هەبوو، سەبیلە کێشا. هەموو دەمێ سەبیلەکەی بەدەمیەوە بوو. بە ئەستێ و بەرد ئاگری ئەکردەوە، پوشووی چاکی دەست نەئەکەوت. دارگەندەڵی لە جیاتی پوشوو بەکار ئەهێنا. گەندەڵەکەیش درەنگ ئاگری ئەگرت. کابرای کوناوەجەرگ کردبوو. کابرا نەخۆش کەوت و کەوتە گیانەڵا. ژنەکەی چوو بەلایەوە پێی وت پیاوەکە، پیاو بە وەسیەت نەمردووە، تۆ حەقی کێت لایە و کێش حەقی بەسەرتەوەیە، دەنگ بکە با من بیزانم. پیاوەکەش وتی ژنەکە، حەقی کەسم بەسەرەوە نییە، هەر کەسیش من هەر حەقێکم لایەتی و ڕۆژێک چاوم پێکەوتووە گردنی خۆش و ئازاد بێ وەکو شیری بەریدایکی، بەڵام تا ڕۆژی قیامەت لە دیوانی خواشدا گردنی دارگەندەڵ ئازاد نەبێ. کابرایەکی کورد ژنێکی زۆر تووڕێ هەبوو. ئەمیش زۆری لێ ئەترسا. هەموو ڕۆژێک گۆشتی ئەکڕی و بە ژنەکەی ئەوت بیکە بە کەشکەک. ڕۆژێک ژنەکەی وتی پیاوەکە ئەوە هاوین هات، ئیتر کەشکەک ناخورێ و جارێکی کە داوای کەشکەک مەکە، ئەگەر دەفعەیەکی کە ناوی کەشکەک بێنی خراپت پێ دەکەم. بەڕێکەوت ڕۆژی دوایی کابرا گۆشتێکی قەڵەوی جوانی هێنابووەوە. ژنەکە وتی بیکەم بەچی؟ کابرا هیچ قسەی نەکرد. چوو پەیژەکەی نا بە گوێسەوانەکەەوە و سەرکەوتە سەربانەکە. ئینجا لەوێەوە بانگی ئەکرد ساوەڵڵا کەشکەک، سابیللا کەشکەک. کابرایەکی کورد لە دەورەی تورکانە ئەگیرێ بە سەربازی و ئەیبەن بۆ مەشقکردن. بەڕیز لەگەڵ سەربازەکانی ترە ڕای ئەگرن و ئەکەوێتە سەروی هەمویانەوە. ئارەزووی سەبیل ئەکا، کیسە و سەبیلەکەی دەردێنێ و ئەوێ سەبیلی تێکە. لەو کاتەدا سەرژمێر دێت، سەرژمێریان بکە، ئەچێتە بەردەمی کابرای کوردەوە ئەڵێ بڵێ بیر. ئەویش ئەڵێ برا سەور کە با سەبیلەکەم تێکەم. پێ ئەڵێ کورە بڵێ بیر سەویلی چی؟ ئەوە ئەویش خەریکە دەست بەسەر سەبیلەکەی ئەدێنێت، تووتنەکەی ساف ئەکا، هەر پێ ئەڵێ برا سەورکە با سەویلەکەم تێکەم. کابرای سەرژمێر ئەوەستێتەوە 2-3 زلەی چاک ئەکێشیە بە بیناگوێیە. اینجا کابرای کوردە ئەڵێ برام بیر، باوکەمە بیر، کوڕی ئامۆزام 7 جار بیر، بزانم بووی وەشا. کورتاینگ نایەڵێ پیاو سەویلەکەی تێکە. کابرایەک هەبوو براخاسی ناو بوو، قسەمان لە هاڵ و هەواڵی ئەسکەریەوە ئەکرد کە گۆیا ئێستا ڕێک و پێکترە. وتی برا ڕێک و پێکی چی؟
من خۆم لە دەوری عوسمانیە زەفتیە بووم، دوکانەکەشم قەسابی بوو. هەموو ڕۆژێک کە وەختێ مەشق ئەهات 2 تارانیم ئەدا بەیەکێ ئەچوو مەشقەکەی بۆ ئەکردم، بەو قورئانەی لێت خوێندووە. ئێستا و ئەوساش خۆم ئەو قەنارەمە بەجێ نەهێشت. ئەوە بوو ئاسکەری. ئێستاش ئەمانە بەناخێری گیانیان گوایە ئاسکەریەکەن. ڕۆژێک ژنە دراوسەیەک ئەچێتە ماڵی مەلایەک بۆ پرسیاری شتێک لەسەر خۆڵەکە دائنیشێ. مەلاژن لەوێ نابێت کە دێتەوە سەیرەکە دراوسەکەیان لەسەر خۆڵەکە دانیشتووە. ڕووە کاتە مێردەکەی و ئەڵێ ئەوە بۆچی وا بێوێلی نەدەبوو سەرینێکی بدەیتێ بیخاتە ژێر قوونی؟ مەلایش پشتیەک لە ژێرشانیە ئەبێ دەری ئەهێنێ و ئەیداتە دەست ژنەکەی خۆی و ئەڵێ ئەو پشتیەی بەرێ با بیخاتە ژێر قوزی. ژنەکەش ئەڵێ بەخوا مەلا تۆ یا خەڵەفاوی یان شێت بووی. ئەڵێ بۆچی؟ ئەڵێ مردود مرێ ئەوە قسەیە تۆ ئەیکەی؟ مەلایش ئەڵێ مردود مرێ و چاوی شت دەرێ. تۆ وتت بیخاتە ژێر قوونی، من وتم بی دەرێ با بیخاتە ژێر قوزی. خۆت ئەزانی 4-5 بینیان نییە، ئیتر ئەم هەرایەت لە چییە؟ کابرایەکی کورد ژنەکەی پێوە نانیشێ. ئەویش ئەچێتە لای مەحموو پاشا شکات لە ژنەکەی ئەکا. هەردوو لا ئەبرێنە بەردەم پاشا. پاشا لە پیاوەکە ئەپرسێ شکاتی چیت هەیە لەم ژنە؟ ئەڵێ قوربان پێمەوە دانانیشێ، هەموو جار چاوی لە دەرەوەیە، بە شەو ئەچم لە شەرعا شەرمی بۆ نییە لەگەڵی بنوم قبوڵی ناکا. ئەمجا پاشا ڕووە کاتە ژنەکە و ئەڵێ هەی بێ حەیا بۆچی وەکو شەرع ئەفەرموێ لەگەڵی هەڵناسی و دانانیشی؟ ژنەکە ئەڵێ پاشا بەسەری تۆ درۆ ئەکا، هەموو شەوێ پێکەوە ئەنوین. کابراش ئەڵێ پاشا بەو قورئانەی تۆ ناکتە سەر ڕانی ڕاستت، ئەو گانەی ئەوە منی ئەدا، تۆ وە گەماڵە بۆرەی دەرماڵی خۆتی نادەی. مەحموود پاشا لەم قسەیە نەختێ فکری کردەوە، قەندەیەکی بەدەستەوە بوو، مودنەیەکی کارەبای گەورەی پێوە بوو، مژێکی لە قەندەکەدا. ئەم جاژنەکە هەڵیدایە وتی دەسا پیاوی درۆزن قەندەکەی پاشاوە قوونی. پاشا هەر ئەوەندەی پێماوتی بڕۆن دەی. کابرایەکی کورد ژنێکی هێنا لەبەر ئەوە کە حیز بوو عەشیرەتەکەی پێیان تەلاقدا. لە دوای بینێ ژنێکی تری هێنا دیسان هەروە. دوای گەڕا لە ماڵە گەورە کارەکەرێکی هێنا. زۆری پێنەچوو لە قەراغ چەم شوانێکیان بەسەرەوە گرت، لە ئاواییدا بوو بە هەرە. مەحموود پاشا مێردەکەی بان کرد وتی کەرام باوگاو ئامە چییە؟ یەکێکت هێنا حیز بوو، دووت هێنا حیز بوو، سێت هێنا حیز بوو، چییە بۆ چ وایە؟ کابرا زۆر دڵگران بوو وتی پاشا بێژم چی؟ لەم تا لە عەڕەشەی من هەمە وەو قورئانەی تۆ خوێندکتە کەی خەسترە و بەگی کوڕت بەو هەموو ڕەشادەت و پیاوەتیەوە بوێوە ژنی من حیزەوێ، تاڵەعم خراوە بێژم چی؟ جارێک مەحموود پاشا لە هۆزی ئەمەڵە تووڕە بوو. هانیدا 400 سوارێک لە پشتماڵی و تەرخانی چوون 3-4 کۆماریان لە ئەمەڵە تاڵان کرد و هەموو تاڵانەکەیان هێنایە ماڵی پاشا کە ئەو وەختە پیان ئەوت ماڵە گەورە. لە گوێزەڵم و تانجەڕۆ واتە لە دوان هەڵیدا بوو. ئەمەڵەکان چوون پەنایان بۆ چەند کوێخایەک برد و هێنایانن بۆ تکا بۆ لای پاشا. پاشا لەسەر تکای ئەوان وتی تاڵانەکەیان بدەنەوە. هەرکە ماڵاتی خۆیدایە پێش و ڕۆیشت، مەگەر ئەولحامی ناوێک نێرەکەرێکی دیار نەبوو. 2-3 جار چووە خزمەت پاشا داوای کردەوە. پاشا وتی بەخوا من نازانم، بچۆ ناو تاڵانەکە بگەڕێ بۆ خۆت بیدۆزەرەوە. لەو لاوە هاوڵەکانی تاڵانیان دابووە پێش و ئەڕۆیشتنەوە. لەو بەری ئاوی زەڵمەوە یەکێ بانگی کرد هۆ ئەولحامی. ئەولحامیش هەر لە ناو دەواری دیوەخانەکەی پاشادا کە بە پێوە ڕاوەستا بوو بە دەنگێکی قایم وتی هۆ بەڵێ هۆ. کابرا بانگی کرد و وتی بێوە ڕێوە بۆچی وێستاگی؟ ئەولحامیش پێڵێ کوڕە بێژم چی کوچکی تۆی لێ نەوارێ، نێرەکەرەکەم ماگە، پاشا ناچێتە ژێری. پاشا بانگی عەلیبەگی کوڕی ئەکا ئەڵێ ڕۆڵا بچوە کەرێک بدە بەم سەگ بابە بانەم خاتە ژێر نێرەکەرەکەی. دەروێشێکی جاف ڕۆژێکی هاوین لە بێکەسە تووشی پیاوێکی مۆریاسی ئەبێ بارێ ترێی پێبوو.
دەروێژ ڕووی کردە کابرا وتی برا دیارە بارەکە ترێ و منیش زۆر دڵم بە تریاوەیە پارەشم پێ نییە دەروێشم ناتوانم بە زۆر لێت بستێنم لە ڕێی خوادا بەگردن ئازادی دوو هێشوم بدەرێ کابرای خاوەنترێ وتی بەخوا برا بە پارە نەبێ نایدەم دەروێش دەڵێت پیاگی خاز بە دڵم ئەسووتێ وەگەردن ئازادی تاقەیەک هێشم بدەرێ کابرا دیسان دەڵێ برا قسە هەر یەکە بە خۆڕایی نادەمێ ئەمجا دەروێش دەڵێ بێژم چی ئەمە کێری کەریمە سوورەوە لە قوونمە ئەگینا ئاوا تۆ ڕزگارت نەئەبوو بچۆ خوات لەگەڵ جارێک مەحموود پاشا ڕێ ئەکەوێتە ماڵ کابرایەکی بێسەری ئەو کابرایە دووژنی ئەبێ یەکێکیان ناوی پیزە ئەبێ ئەوی کەیان پەخە پیزەیان چێشتی چاک دروست ئەکاو ئەو ڕۆژە بۆ پاشا پڵاوێکی نایاب دروست ئەکا پاشا کە ئەیخوا بە کابرا ئەڵێ ئافرین بۆ کەیبانوت پڵاوێکی زۆر چاچی لێ نابوو بەڕێکەوت بۆ ساڵی دوایی مەحموود پاشا ڕێ ئەکەوێتەوە ماڵیان کابرا بە پیزە ئەڵێ پیزە پاشا میوانمانە بزانم چۆن چێشتێکی بۆ لێ ئەنێی پیزە خۆی لێ هەڵ ئەکا و چێشت دروست ئەکا و خوێی تێ ئەکا پەخە کە ئەمە ئەبینێ ئەویش ئەچێ بە دزیەوە مستێکی تر خوێ ئەکاتە چێشتەکەەوە لە وەختی نانداکردندا پیزە کە لێ ئەخوا سیر ئەکا زۆر سوێرە مێردەکەی بانگ ئەکاو ئەڵێ من ئەوەندەم خوێ نەکردووەتە ئەم چێشتەوە کەچی ئێستا زۆر سوێرە کابرا ئەڵێ ئیشی پەخەیە دارێک لە پەخە هەڵ ئەگرێت دەسەکە بە لێدانی تا ڕاستی پێ ئەڵێ اینجا ناندا ئەنێن و کابرا ڕوو ئەکاتە مەحموود پاشا و ئەڵێ پاشا ڕوو زەردم بەخوا پیزە پڵاوێکی خاسی بۆ کردبووی بەڵام ڕووی دایکی ڕەشوێ پەخە گووی تێکرد لا لە سەرحەدی ڕۆغزایی تۆبەی کردبوو وازی لە دزی و ڕێگری هێنابوو ڕۆژێک لەسەر گردی بێکەسە هەڵیاندا بوو کوڕەکانیشی دەوریان لێدا بوو ڕانێکی شارباژێری بەوێدا تێپەڕی ئەویش بەرماڵی ڕاخستە بوو لەسەر بەرماڵ نوێژ و تەزبیحاتی ئەکرد سەیری کرد کوڕەکان هیچیان لە شوێنی خۆیان نابزوون بەدەم تەزبیحاتەکەوە وتی لا ئیلاها هەی لەڕنە سپی بێنن هەی ڕەشنە بۆ بەرماڵی باوکتانە تەماشای کرد کورگەل هەر ناجوڵێن اینجا چاری نەماوتی ئەرێ بێ فەڕینە کورگەل گاینە من دەستی شێخەگەلم گڵاو کرد ئێوە چی ئەو ڕانی شارباژێڕیە لە کەلەکە چووە و دیوە خۆ ئەم دیوەخانە وەتر ڕاناگیرێ حەمەبەگی حاجی ڕەسوڵ بەگ وتی عەلی بەگی مەحموود پاشا بۆی گەڕامەوە وتی ساڵێک ماڵمان لە کانی چەقەڵ بوو حەمەی سان ئەحمەد ئەسەدانی دوو بەرانی بە دیاری بە شوانەکەی خۆیان ناردبوو بۆ پاشا کابرای شوان بەرانەکانی ڕابوارد و لیان وەرگرت ئیتر خۆی چووە قاوەخانەکە قاوەچیەکەی پاشا قاوەی لێئەنا کابرا بە دەنگێکی قایم لە قاوەچیەکەی پرسی ئەرێ برا تۆ خوا ئەوە چی بۆ پاشا دروستەکەی قاوەچیش وتی قاوەیە کابرا وتی برا ئەگەر شتێک بێژم قەی ناکە وتی بێژە کابرا وتی ئاچکێکم بدەرێ قاوەچیەکە فنجانێکی بۆ تێکرد و دایە دەستی کابرا قومێکی لێدا کەزانی تاڵە گورج تفانیەوە و لە قاوەچیەکەی پرسی ئەم شتە پاشاوە پارە ئەیسیانە ئەویش وتی ئەرێ وەڵڵا کابرا ئیتر سێودووی لێ نەکرد و وتی ئەی کوتامە دایکی ناکە ئەو پارەیە بداوە هەڵواگەزۆ ئەچێ ئەم تفت و تاڵەی پێ ئەسێنێ پاشا تەماشایەکی ئەمەی کرد و وتی کوڕە دەنگ مەکەن قەی ناکە جارێک مەحموود پاشا ڕێ ئەکەوێتە خێڵێکی ئاخەسووری لە کوێستان تەماشا ئەکا هەوارەکەیان جێگایەکی زۆر خۆشە و سەرچاوەیەکی جوانی لێ ڕوو ئەکاتە خەڵکەکە و ئەڵێ خزمینە بەخوا شوێن هەوارێکی خۆشتان هەیە خۆزگە منیش هاوماڵی ئێوە بوومایە کوێ خاکەیان لەولاوە ئەڵێ پاشا بووم وە قوروانت پار نەوگە و پێرار نەوگە هەر ئێستا دەوارێکت بۆ هەڵەدەم و دێڵە شڕێکت لێ مارەکەم ئیتر لە لای ئێمە دانیشە پاشا چاوێ لە سوارەکانی هاوڕێدا ئەگرێ و پێ ئەکەنێ و هیچ دەنگ ناکە تۆفیق ئاغای گەڵاڵی گێڕایەوە وتی وەختی خۆی کابرایەکی شێخ سمایلی لەگەڵ عەباساغای باوکم ناسیاوی هەبوو ڕۆژێک کۆچمان کرد بۆ کوێستانە چوین
من و بەوراغا و ئەوڵاغا و دوو سواریکە لە خزمەت باوکما بووین ڕێمان کەوتە بەرماڵی کابرا. کابرا لەگەڵ باوکمی چاوپێکەوت ڕای کرد جڵەوی ئەسپەکەی گرت و وتی ئاغا یان ئەبێ ئەمر بکەن بمکوژن یاخود دابەزی لە ماڵ ئەم خزمەتکاری خۆتە قاوەڵتی بکەی. باوکیشم ڕووی کردە ئێمە فەرمووی ئەم پیاوە لە قەدیمەوە دۆستمە با دڵی نەیەشێ دابەزین. ئیتر دابەزین چوینە ژێر دەوارەکە. کابرا دەست و بردگیسکێکی سەر بڕی خۆی و ژنەکەی دەستیان کرد بە گرون و لێنانی. 2-3 سەعات دانیشتین هەرچیغێکیش لە بینمان نابوو. باوکم بانگی کرد فەرمووی ئێمە ڕێمان دوورە زوو نانمان بدەنێ با بیخۆین و بڕۆین. گوێمان لێبوو کابرا لەو دیوی چیغەکەەوە بە ژنەکەی وت درەنگە تێکە با بۆیان بەرم. ژنەکەش وتی چی بکەم گۆشتەکە نەکوڵاوە. کابرا وتی کچێ تێکە ئەمانە گەڵاڵین گەڵاڵی سەگی ڕەش بە پێستەوە ئەخۆن. باوکم تەماشایەکی ئێمەی کرد و زەردەخەنەیەکی کرد و ئێمەش پێکەنین. ڕۆژێک کوێخایەک ئەچێتە خزمەت مەحموود پاشا بیستبووی کە پاشا لە ئەستەمبول دانی دروست کرده بوو. لێ ئەپرسێ قوروان ئەو دگانی لە نوێ ژنیاگی بەدەست هەڵپەسریاگە بۆچی خاسا؟ پاشا ئەڵێ قسە ئەکەم کەس نازانێ دانم نەماوە و شتیشی پێ ئەخۆم. لێی دەپرسێ قوروان بێقەوی نەوێ نوقڵە ڕەقە بادەمیەکان و کەشکی پێ ئەخۆی؟ پاشا ئەڵێ ناوەڵڵا شتی وا ڕەقی پێ ناخورێ. اینجا کابرا دەڵێت بەخوا دگانێک کە نوقڵە بادەمی و کەشکی پێ نەخورێ گووی تێوێ. پاشاش هیچ دەنگ ناکە. کابرایەک لە شارە زوورەوە هات بۆ شار کە گەڕایەوە هاوڕێیەکی هەموو جار هات و چۆی شاری ئەکرد چووە لای وتی حەما ئای ئەم جارە لە شار شتێکم لە بازار کڕی بوو نیوە ڕۆژە خواردم بەخوا خۆش بوو. حەمەوتی ئەزانم چی بوو. پرسی ئەدا بزانم چی بوو. پێیوت لوولە کەواوەکە بوو. وتی ناوەڵڵا. پێی دەڵێ شەروەتە ئاوەکە بوو. دەڵێت ناوەڵڵا ئەوەش نەبوو. ئەم جارە دەڵێ کەواوی کە لەو پاچەکە و اینجا لە وەڵامدا دەڵێت ئەرێ بەخوا خۆیەتی ئای حەمە ئاوەکەی ئای ئاوەکەی. دەروێشێکی جاف ڕۆژێک لەگەڵ ژنەکەی کە ناوی خاتە بوو لێیان بوو بەدەمەقاڵ. ژنەکە مانگایەکی سووریان هەبوو خەریکی مانگادۆشین بوو. هەر بۆڵە بۆڵیە کرد. دەروێش بە بۆڵە بۆڵەکەی زۆر تووڕە بوو. پێی وت خاتە بێدەنگەبی بێدەنگوە ئەگینا وە و سەیساقە لێت ڕاوەستەوم لە ژێر مانگا سوورەوە نەوی لە ژێر کەریمە سووری کەس نەزانەوە وی بەم گاڵۆکە گشت گیانت ئەشکێنم. ئەمینی دەروێش فەتاحی بەردەزەڕی هەبووتی بە کاروانستانێک ڕێم کەوتە موکریان شەوێکیان لە ماڵی برایمی فاتە بوو. سەیرم کرد ژنێکی جوانی هەیە. منیش جۆشی گەنجێتیمە دڵم لە ژنەکە چوو دەستم کرد بە چاوبڕکێ لەگەڵکردنی. برایم هەستی پێکردیانە شەوێ هەموو لە ژێر کورسیەکەدا نووستی. کە چرایەکە کوژێنرایەوە برایم جێگاکەی لەگەڵ جێگەی ژنەکەیە گواستەوە منیش پێی نازانم. دوو بەشی شەو ڕۆیشت دەستم ڕاکێشا بۆ شوێنی ژنەکە دەستێکم هات بە دەستەوە هێنام و عیب نەبێ کێری خۆمم ڕەب کرد و خستمە مستیەوە. هەندێ دەستی لێدا و پاشان ئەویش دەستی منی ڕاکێشا و لە خۆما دوور لە ڕووتان ئەیخاتە سەرقوزی کە چی کێرێکی لە هینەکەی خۆم زلتری خستە دەستمەوە کە ئەمەم دی هەڕا بوومە تنۆکی ئاو ئیتر خەوم لێ نەکەوت. بەیانی لەگەڵ تاریک و لێڵەدا هەستام و وڵاخەکانم بار کرد و ویستم بڕۆ. دنیاش زۆر ساردە. ئەوەندەم زانی برایم هات و سەرڕێی پێگرتم و وتی برا ئەوە بەم بەیانی زووە بۆ کوێ ئەچی دانیشە قاوەڵتی بکە و دنیاش تۆزێ گەرم دابێ و ئەو وەختە بڕۆ. ئەوە منیش لە شەرمانە ناتوانم سەر بەرزکەمەوە. بەبێ ئەوە بتوانم قسە بکەم دانیشتم و قاوەڵتیم کرد. اینجا ویستم بڕۆم ڕووی تێکردمەوە وتی برا مەڕۆ ئەم زستانە پێکەوە ڕای ئەبوێرین. هەر تۆ بیخەرە مستی من و من ئەیخەمە مستی تۆ تاخوا دەرویەک دەکاتەوە. کابرایەکی کورد هەبوو نەزەری ناو بوو پیاوی مەحموود پاشا بوو. نەزەر لە ناکاو ون ئەبێ و زۆری پێ ناچێ پەیدا ئەبێتەوە.
پاشا ئەپرسێ ها نەزەر ئەوە لەکوێ بووی پێی ئەڵێ بەخوا پاشا چوو بووم بۆ ماڵی شێخ ڕۆحم وە قوربانی سەگی بەرقا پێکەی وێ پاشاش ئەڵێ ها ئەوەندە نایێنێ نەزەر کە ئەزانێ پاشاوا ئەڵێ و زۆر لای گرنگ نییە ئینجا قسەکەی ئەگۆڕێ و ئەڵێ کەواسە پاشا کوتامە دایکی پاشاش ئەڵێ ماڵ کاول نە ئاواش و نە ئاواش کابرایەکی کورد ڕۆژێک لەو شارە زورەوە تاوی لێ هاتبوو ڕۆژەکە زۆر گرم بوو هەرچەند داوای ئاوی دەکرد ئاوی ساردی دەست نەدەکەوت ئاوی گەرمیان ئەدایە و هیچ هەوایەکی فێنکیشی نەئەدی ئەوەندە هەبوو شاخی هەورامان لە دوورەوە دیار بوو بۆ ئەو شوێنە 2 ڕۆژ ڕێگە بوو بەفرەکە بەسەر شاخەکەەوە دیار بوو کابرایەکی خزمی بۆ ئەحواڵ پرسین هات بۆ لای لە بەردەمیان ڕاوەستا و بەر شاخەکەی لێگرت ئەویش پێی وت کوڕە دوێت باوک لای بەفرەکەم لێ مەوڕۆ با هەوایەکی فێنکم بۆ بێت ئەوە پڕوکیام ساڵێک ڕەمەزان بوو جاف هاتبوونە شارە زور لا لە سەرحەد کوێخای هۆزی سەگگلە کە تیرەیەکن لە ڕۆغزایی ئەوانیش لە نزیکی دزەکەرەوە خستە بوویان لا لە سەرحەد ڕۆژێک خەڵکی ئاوایی هەموو کۆ ئەکاتەوە و ئەڵێ عەشیرەت ئێمە کە موسڵمانین توێ ئەم ڕەمەزانە مەلایەک ڕاگرین کە 5 فەرزە نوێژمان بۆ بکا و قورئان و حەدیسیشمان بۆ بخوێنێ کە نوێژی جەژنی بۆ کردین هەر ماڵە شتێکی ئەدەینێ و خوای لەگەڵ هەموو وتیان بە خودای فەرمودەکەت بەجێیە چوون لە دێی میردەی فەقەیەکیان هێنا کە هەتا نوێژی جەژنیان بۆ ئەکا لەلایەن بمێنێتەوە اینجا دەوارێکی بچکۆلەیان بۆ هەڵدا و فەقێ دانیشت کە نوێژی شێواندا هات دەستی کرد بە بانگدان وتی الله ئەکبەر الله ئەکبەر عەلەی شوان هاتەوە بۆ ئاوایی کە بانگی بیست ڕای کرد وتی کاورا دەنگ کاورا دەنگ دوێت باوک هەرامەکە یەکێک لە خەڵکی ئاوایی ڕای کرد وتی ئەلە گوێن مەدە ئەلە وتی ئەی ئەم کاورایە ئەم گاڵەگاڵی لە چییە پێی دەڵێ مردگت نەمرێ ئەمە مەلایە بانگیێژێ بانگی محەممەدی ئەمەیە بۆچی جمێنی ئەدەیتێ ئەلە پێی دەڵێ نەمزانی کە بانگیێژێ بۆچی ئەمە سە بانگ ئەویش دەڵێ بەڵێ اینجا پێی دەڵێ تو خوا لا لە گوڵە اینجا ئەم بانگە قەی ناکا بۆ پەزەکان پێی دەڵێ نا لە وەڵامدا ئەلە دەڵێت دەسا با بێژێتی لە پاشا شەوێ هەموو خێڵەکە بە ژن و پیاوەوە لێی کۆبوونەوە وتیان مەلا بۆمان بخوێنە هەتا 2 سەعات بۆی خوێندن لەوە بەدواوە یەکێکی تریان لە ئاش هاتەوە وتی مەلا چیت خوێندگە بۆ منیشی بخوێنە بۆ ئەویشی 2-3 سەعات خوێند بەری بەیان یەکێکی تر کە شەو بە دیار نەبوو هاتەوە بۆیان گێڕایەوە کە ئیمشەو هەتا ڕۆژ مەلا بۆی خوێندگن کابرا لە ناو دەوارەکەی خۆیان دا ئەنیشێت و ڕووی کردە دەواری مەلا تەماشای کرد نووسووە بانگی کرد و خەبەری کردەوە وتی برا من لە ماڵ نەوگم تۆ بۆ عاشتت خوێندگە بۆ منیش بخوێنە مەلا وتی باوکم کە ئێوارێ هات بۆ هەمووتان ئەخوێنم ئیتر ئەمە چییە وتی نابێ ئەوەی خوێندگتە توێ بۆ منیشی بخوێنی مەلا لە دڵی خۆیان لێکی دایەوە وتی دیارە ئەمانە بە هیلاکم ئەدەن با چارەسەرێکی خۆم بکەم چوو کوولەکەیەکی برد لە دەوری خێڵ شارە زەردەواڵەیەک هەبوو داری کرد بە شارەکەدا دەمی کوولەکەکەی نابە کوونەکەیەوە حتا پڕ بوو دەرگاکەی قایم گرت و چووەوە بۆ شوێنی خۆی وەختی نیوەڕۆ خەڵکی هەموو کۆبوونەوە چوونە لای مەلایش بەرماڵەکەی لە سەر و چاوی خۆیەوە پێچاو بە فەقیانەکەی دەستیشی شاردەوە وتی أعوذ بالله من الشيطان الرجيم الحمد لله رب العالمين سەری کوولەکەی بەرەڵا کرد بەجارێ 300-400 زەردەواڵە دەرپڕین و بەناو کوڕگەڵا بڵاو بوونەوە یەکێ بە لوتیەوە یەکێ بە دەستیەوە یەکێ بە بناگوێەوە پێوەدا کووردە هەر یەکە بۆ شیوێ ڕایان کرد مەلاش گورج بوخچەکەی پێچایەوە و هەڵسا بەلایەکیدا ڕای کرد و بۆی دەرچوو اینجا کوردەکان لە دەمەدەمی عەسرا هاتنەوە بۆ ناو دەوار و وتیان بچین چینێ لەم مەلایکەران باوگاوە بدەین کە هاتن مەلا نەمابوو قەیتولی کوڕی لا لە سەرحەد دیار نەبوو لالە پرسی ئەرێ عەشیرەت قەیتول دیار نییە یەکێک وتی بەخوا لا لە چاوم لێبوو 4-5 شەیتان ڕەجیم و ئەلحەمکە لیلا و دەوریا گیز و هۆڕیان بوو
سەرژێر کردیان وە چەمە ئیتر نازانم چی وە سەرهات. باقی ئاغا هەبوو ڕئیسی بەلەدەی کەرکووک بوو بەلەدیە چەند گوێ درێژێکی هەبوو بۆ خۆڵکێشانی ناوشار. ئاغا ئەچێتە لای کورتان درویەک کورتانیان بۆ دروست بکە. بە کورتان دوورەکە ئەڵێ کورە وا نەزانی بۆ یەکێکی تری دروستەکەی ئەبێ زۆر چاک ئاگات لە خۆ بێ ئەوە بزانی کە بۆ منی دروست ئەەکەی. کورتان دووریش ئەڵێ قوربان هیچ دڵت چەکەرە نەکە بەسەری تۆ ئەگەر لەوانە نەبوو کە بۆ خۆت دروست کرابێ بیدەرەوە بەسەرمە. ئەویش ئەڵێ ئافەریم. هەمەبەگی حاجی ڕەسوڵ بەگ وتی کەریمی فەتاح پیاوماقۆڵی مەحموود پاشا گێڕایەوە وتی ڕۆژێک لە خزمەت مەحموود پاشادا ڕێمان کەوتە دێک. پیاوێکی ڕیشسپی هات لە منی پرسی وتی ئەگەر هەندێتە ڕەبێنم پاشا نایخوا؟ منیش لە دڵی خۆما خەیاڵم کرد بەڵکە خەیار و ترۆزی و یا کاڵک و شووتی بێ وتم بیهێنە. کابرا ڕۆیی لە پاش تۆزێک هاتەوە سینیەکی هەڵگرت بوو. تەماشام کرد لە ناو دوو تەشپیدا هەندێ بامەی کاڵ قنچکەکەیانی لێ کردووەتەوە و نەختێ خوێ وردیشی لەلایەوە داناوە. وتم باوکم ئەمە چۆنە خوێ؟ کابرا هێشتا ئەیوت برا داینە بەڵکو و پاشا ئەیخوا خۆشتی خراو نییە سەوزیە. عەلی قادر کابرایەکی شاتری بوو. حسێن بەگی حەسەن بەگی ڕایەوە وتی لە فەقێج نەبووین. ئەحەی سەلیم وتی سەگی ماڵی عەزەی قادر لەوانەیە کەس نەوێرێ لەبەر ئەو بەو دەوروبەرەدا بڕوە. عەلی قادریش هەڵیدایە وتی کوڕە ئێژی چی وە کەلام سەگی ئەوان لە چاو سەگی ماڵی معرفە وەکو شێخ وایە. لە خێڵێکی کوردی گەڵاڵی لەو کوردەواریە ڕۆژێک دەنگ و باسی جەژن بوو. زەلامێکیان نارد بۆ دەیەکی دراوسێیان بزانێت جەژنە یا جەژن نییە. کابرا چوو تەماشای کرد وا لە خانوویەکە خەڵکێکی زۆر کۆبوونەتەوە. کابرایەکی سەرسپی لە لای سەرویانەوە دانیشتووە. ئەو شتێک ئەڵێ و ئەوان بۆی ئەسێننەوە. تۆمەز ئەمە مەلایە و تەکبیری جەژندا ئەدا. کابرای کووردە ئیتر هیچ دەنگ ناکا و ئەگەڕێتەوە دواوە. لێ ئەپرسن چی بوو؟ ئەڵێ کوڕایێژم چی بوو؟ کۆچکی تۆی لێ نەوارێ لە خانگەکە پیاگەڵێکی فرە دانیشتون. کاورایەکی سەرچەرمگیان تیاو هەر ئەو ئەگەفی و ئەوان ئەگەفین ئەو ئەگەفی و ئەوان ئەگەفین بەڵام گووی نەنکی ئەخوا گەفەی ئەو گەفەی ئەوان ناوڕێ ئێستا خواردگیانە. جوولەکەیەکی قەرەداغی گوێدرێژێک ئەدزێ لە دوای بینێک لە لای کابرایەکی جافرانی بەسەری ئەگرێتەوە. هەندێک پارەی بە کاڵەدرانە ئەداتێ و گوێدرێژەکەی لێ ئەسەنێتەوە. ڕۆژی جومعە ئەبێ پاش ئەستر ئەڵێ ئەمشەو شەمەیە پێویستە بچمە قەرەداغ. کەرەکە ڕائەکێشێ و ئەکەوێتە ڕێگا. کابرای جافەرانی هاوڕێیەکی لەگەڵ خۆی ئەهێنێ و بەدوایە دێت و خۆی ڕوود ئەکاتەوە هەموو لەشی خۆی لە قوڕەڕەشەوە ئەدا. خواجەش هەوساری کەرەکەی بەدەستەوەی ڕائەکێشێ. زۆر ئەترسێ ناوێرێ ئاور بداتەوە دواوە. تاریک داهاتووە کابرا بە هێواشی هاوسەری کەرەکەتدا ئەماڵێ و ئەیکا بەسەری خۆیە و گوێدرێژ ئەدا بە هاوڕێ و ئەڵێ تۆ بڕۆ. خۆی هەندێ بە هەوسارەوە ئەڕوا دوایی ئەڵێ وا چاکە کە خۆمی لێ ئاشکرا بکەم پێ لە ئەرز قایم ئەکا و ناڕوە. خواجە دوو سێ جار ئەڵێ هەچەوەرە کەڵکی نابێ کە ئاور ئەداتەوە چاوی پێ ئەکەوێ و کابراش لێی ئەمڕێنێ. جووە هەر دەستە ڕەشمە بەرەڵا ئەکا و قوشنە قەوت بە تاو خۆی ئەهاوێژێتە دێقەرەداغەوە. شەو ڕۆژێک بێزمان ئەکەوێ کە دێتەوە هۆشخۆی لێ ئەپرسن چی بوو؟ ئەڵێ خزمینا کەرەکەم بەسەر گرتەوە و هێنامەوە شەو لە نیوەی ڕێدا لە ناو دار و دەوەنەکانە لێم بوو بە ڕموزە و کەوتە شاخەکان. اینجا وتیان لە پاش چەند ڕۆژێ خەبەریاندایە کە کەرەکەت لە فڵان دێ. جووە ئەیگوت عەزیزم بە حەزرەتی موسا من خۆم بە چاوی خۆم دیم کە کەرەکە بوو بە ڕموزن و دایەکیە و چۆن ئێستا باوەڕ ئەکەم مابێ. کابرایەکی کورد هەبوو چیلکە فرۆش بوو. هەموو ڕۆژێ ئەچوو بە کۆڵ چیلکەی ئەهێنا و ئەیفرۆشت. بەوە ئەژیا. ئەم کابرایە خۆی کەڕ بوو، ژنەکەی کەڕ بوو، کوڕێکی هەبوو کەڕ بوو، کچێکیشی هەبوو ئەویش هەر کەڕ بوو. لە ماڵی پیرەژنێکا بوو ناوی پورەفاتە بوو ئەویش هەر کەڕ بوو. ڕۆژێک کابرا بە کۆڵەدارەوە هاتەوە.
مختارەکە بانگی کرد وەرە 2 قەرانت بدەمێ خەرجیکە. کابرا بە کۆڵە چیلکەوە ڕای کردە ماڵەوە. ژنەکەی پرسی بۆچی نەتفرۆشت؟ وتی کچێ من پیاوێکی هەژارم، خەڵکی خێرم پێ ئەکەن کەچی مختار داوای 2 قەران پیتاکم لێەکە. ژنە ڕووی کردە کچەکە وتی ڕۆڵە سەیری باوکت کە هاتووە ئەڵێ گۆشتی مەرتان بۆ بکڕم یان گۆشتی گا، منیش ئەڵێم تۆ هەرچیەکیان بکڕی هەر باشە. کچە ڕای کردە لای براکەی وتی کاکە دایکم پرسم پێ ئەکا ئەڵێ کوڕی وەیسە داوای تۆی کردووە، شووی پێ ئەەکەی یان نا؟ منیش وتم دایە من وەکو کچی خەڵکی نیم، باوکم و تۆ و کاکم بە هەر کەسێکم بدەن رازیم. کوڕەش بە تووڕەییەوە چوو بۆ لای پورەفاتە وتی والله هەر کەس پێم بڵێ پورەفاتەی گاوە ئەیکوژم. پورەفاتەش وتی والله باوکم ژووری خۆمە و لە 2 قەران کەمتری نادەم. حەمەبەگی جافر بەگی جاف ئەمری خوای کردبوو، پێخۆیی قوڕیان گرتبووە زەلامێک بە خاکە نازەوە ڕاوەستا بوو هەر کەس بەهاتایە. خاکە نازێ قوڕی ئەدا بەسەریا و هەر ئاغاڕۆشی ئەکرد. کابرایەکی مزگەری سنەیی لە ئاوایەکەدا بوو بەلای زەلامەکەدا ڕابرد و ئەویش گورج. خاکە نازێ قوڕیدا بەسەر مزگەرا وتی دەی مزگەر تۆش ئاغاڕۆ بکە. ئەویش هیچ خۆی تێک نەدا و دەستی کرد بە شیوەن. مەنجەڵی گەورە گەورەی چێشت لێن رابوو، مزگەر چوو پشکۆیەک ئاگری زلی هێنا. کابرای خزمەتکار کۆڵنجەی لەبەرا نەبوو یەخەی کرابووەوە. تیلمە بەنێکیشی لە پشتا بوو، مزگەر پشکۆکەی هاویشتە باخەڵیەوە. هەردوو دەستی گرت و وتی ئادەی با پێکەوە شیوەن بکەین. زەلامەکە تینی پێگەیشت وتی کوڕە بەرم دەسووتام. مزگەر دەیوت حەقتە بسووتەی، ئاغاکەت ئاغەی چاک بوو. دەڵێ کوڕە مزگەر بەرم دەسووتام. پێی دەڵێ هەر تۆش نەسووتاوی ئێمەش سووتاوین. دەڵێ مزگەر مردگت مرێ بەرم دەگڕم تێبەر بوو. مزگەر پێی دەڵێ ئافرین بۆ تۆ بەخوا خزمەتکارێکی دڵسۆز و بەوەفای بۆ ئاغاکەت. دەڵێ مزگەر کەرام باوگا و بەرمدە بە ئاگری ڕاستەقینە سووتیام. ئیتر مزگەر دەستی بەرەڵا کرد، بەڵام کابرای قوربەسەر لا قەبرغەی بە تەواوی سووتا بوو. مەلایەکی کەم فکر لە دەیەک بوو، هەر جار کە ئەچووە سەر مینبەر خودبەی جومعە بخوێنێ، خودبەکەی ئەکرد بەلای مێزەرەکەیە و هەموو جار دەستی لێ ئەدا نەوەک لە فکری چووبێ. ڕۆژێک لەو وەختەدا کە چووە سەر مینبەرەکە کوێخایەکی قوماربازیان هەبوو، لە دواوە خودبەکەی لێ دزی. مەلاکە چووە سەر مینبەر دەستی برد بۆ خودبە، سەیری کرد نەماوە. بە جارێ پەکی کەوت و زۆر تەریق بووەوە. ئەو جومعەیە هیچ. جومعەی دواییش کوێخا ئەینی کەتنی پێدایەوە. اینجا بۆ جومعەیەکی تر هێنای 2 خودبەی نووسیەوە، یەکێکی کرد بەلاسەریا، یەکێکیشی نایە باخەڵی. کە سەر کەوت بۆ سەر مینبەر، کوێخا دیسان لە دواوە خودبەکەی لێ دزی. مەلاکە چووە سەر مینبەر دەستی برد خودبە نەماوە. هیچ خۆی تێک نەدا. هینەکەی باخەڵی دەرهێنا و دەستی کرد بە خوێندنی. وەکو یەکێ چۆن دەستی گرت مۆڵکە ئەکاو، ڕوو ئەکاتە یەکێکی تر ئیشارەی بۆ ئەکا، یانی کوتامە خۆت یا کوتامە دایکت، ئەویش هەر ئەیوت ئەلحەمدلله حەق حەمدیه هەتا دوایی. بە دەستیش ئاوقەی کوێخای ئەکرد، یانی کوتامە دایکت ئاگاد لێیە چۆن تڕم بڕیت. شێخ بابەعەلی تەکیەیی جارێک زستان ئەبێ ئەچێتەوە بۆ تەکیە و ئێوارە لە مزگەوت لە گۆی ئاگردانەکە دائەنیشیە و خەڵکی ئاوایش هەموو لەوێن. سیر ئەکا کابرایەکی نەناسراویش لەوەیە. بابەعەلی بە خەڵکەکە ئەڵێ ئێستا سەیرێکتان بۆ ئەکەم. هەروە لەبەر خۆیەوە بەدەنگی بەرز ئەڵێ کابرایەکی چەرچی سولەیمانی هەیە ناوی سەلامەتە، هەندێ پارەم لایەتی و نامداتەوە، شەرت بێ ئەگەر ئێستا لێرە بۆ ئایا ڕووتمە کردەوە. ئەمە ئەڵێ و سەربەرز ئەکاتەوە ڕوو ئەکاتە کابرای غەریب و تۆزیە سەیری ئەکاو ئەڵێ کابرا ئەترسم تۆ سەلامەت بی. ئەویش ئەڵێ ناوەڵڵا قوربان من هەو نیم. بابەعەلی ئەڵێ وەڵڵا کابرا تۆ شێوەت زۆر لە سەلامەت ئەکا، من لام وایە هەوی. کابرا ئەڵێ وەڵڵا قوربان بەو مەرقەدی ئیمام هەمزەیە من سەلامەت نیم. بابەعەلی ئەڵێ سا یا ڕەبی سەلامەت نەبی، بەڵام زۆر ئەترسم سەلامەت بی. کابرا ئەڵێ قوربان بەو قورئانەی لێت خوێندووە من سەلامەت نیم. بابەعەلی ئەڵێ دەی یا ڕەبی سەلامەت نەبی و ئیتر وازی لێدێنێ.
لە گەڕەکی کانیێسکان ئافرەتێک ئەبێ خانم خاسی ناو ئەبێ بووکێکیشی ئەبێ بە ناوی مەیاس بووکی نەوسن و خەسووی چروک هەموو چێشتێکی لە ژێر کلیل و قوفڵدا ئەبێ ڕۆژێ دراوسەیەکیان لەسەر تەنورەکەی ئەوان نانەکە مەیاس ئەچێ لە واشەیەکی پێ ئەکا و بە گەرمی ئەیهێنێ بیکا بە چنگاڵ تێفکری خەسووی کوپڵەی ڕۆنی کردووە بە سنگی هەیوانەکەدا هەیوانیش تازە سواغ دراوە ئەگەر بەسەر سواخەکەدا بڕوە شوێن پێی دیار ئەبێ کوت و پڕ فێڵێک هات بە خەیاڵیا تڕی خەسووی پێبڕی گوێدرێژێ لە حەوشە بەسترابووەوە سواری گوێدرێژ بوو چووە بەرسنگی کوپلە ڕۆن چنگێ ڕۆنی دەرهێنا نایە سەر لە واشەکەی و گەڕایەوە چنگاڵی خۆی خوارد کەری نەبەستەوە و خۆی چووە سەر تەنور دەستی کرد بە نانکردنەوە خەسووی هاتەوە تێفکری کەرچووەتە هەیوان بەر کوپڵەی ڕۆن کە کوپڵەی داگرد ڕوانی لە چنگی ئافرەت لی دەرهاتووە ئای هەرس و ماڵم وەوتی شوێن سمی خەرە و چنگی مەیاسێ من لەم کەتنە ساسەرم ئەماسێ مەلایەک گێڕایەوە وتی ڕۆژێک زستان بوو لە ژووری مزگەوت لەبەر ئاگر بە تەنها دانیشت بووم تەماشای کتێبم ئەکرد کاتێک ڕوانیم زەلامێکی چوارپەل قەوی ملهۆڕ باوەشێ پرچی بەسەرەوە بوو هاتە ژوورەوە جووتێ کەوشی شەڕی لە پێدا بوو کەوشەکانی داکەند هەرپەیەکی پێخوێ قوڕی پێوە بوو یەک ڕێ چووە سەر بەرماڵەکان منیش بانگم کرد دەروێش خۆ تۆ لای خۆت دەروێشی چیت کرد هەموو بەرەو بەرماڵی مزگەوتەکەت لە نوێژ برد لەسەر ئەمە ئەوەندەم زانی دەروێش لێم ڕاپەڕی وتی مەلا ئاقڵ بە بۆ خۆت جارێ من دەروێش نیم خەلیفەم و تۆش مەلانیت ئەگەر مەلا بووی تایە ئەتزانی چونکە شێخ بە قوربانی بم فەرموویە بە شەرع قوڕی زستان ئافووە اینجا مەلا وتی بۆم دەرکەوت کە خەلیفە بۆ شەڕکردن هاتووە منیش توانا و هێزی قۆڵ و بازووی ئەوم نییە و کەسیش لە مزگەوتەکەدا نییە کە لەسرم کاتەوە نەموێرا دەنگ بکەم خەلیفە بە پێقوڕاویەوە بەرەو بەرماڵی هەموو لە نوێژ برد و نوێژێکیشی کرد کە سەلامی دایەوە هاتە بەر ئاگرەکە بەرامبرم دانیشت وتم خەلیفە ئەگەر 2-3 قسەت لێ بپرسم جوابم ئەدەیتەوە وتی بەڵێ بپرسە ڕەنگە وا بزانی هیچ نازانم ئێمە کامەی هیچ نازانین لە تۆ مەلاترین پرسییم ئیمان چییە و دین چییە خەلیفە جوابی دامەوە بەڵام بە تووڕەییەوە وتی ئیمان خوایە و دین پێغەمبەرە پرسییم پێغەمبەر ناوی خۆی و باوکی چییە خەلیفە دیسان چاوی لێ دەرپەڕاندم و وتی پێغەمبەر ناوی موحەممەدە باوکیشی بە قوربانی بم ناوی شێخ ئەوڵایە حەمەبەگی حاجی ڕەسوولبەگ گێڕایەوە وتی لە گەڕەکی گوێژە بەقاڵێک هەبوو ناوی حەمەی پورە سافیە بوو ڕۆژێک هاتە لام وتی فڵانی ئەمڕۆ بارێکم کاهوو کڕی بوو لەبەر دەرکانەکەمە ئاوم پیا کردبوو 3 زەلامی شارەزووری هاتن یەکێکیان وتی عەشرەت سیرکەن ماشەڵڵا خەیار داگیە بەیەکە دووهەمیان وتی کوڕە ئەوە تۆ یەژی چی ئەوە خەیار نییە یارکۆکیە یارکۆکی ئەوی سێهەمیان وتی بەخوا هەردووکتان بێعەقڵن چاوتان بە سەلکی کەوەرەکە کەوتگە یەکێکیان ئێژێ خەیار و یەکێکیشیان ئێژێ یارکۆکی ڕەزابەگ ڕۆژێک لە دیوەخان لەگەڵ هەندێک کەسا دانیشت بوون خەبەریان هێنا وتیان ئەحەی ناسر خوا کوڕێکی داوەتێ بەڵام 9 مانگی تەواو نەکردووە لەدایک بووە ڕەزابەگ وتی بەخوا مناڵێک کە بە 7 مانگی ببێ ئەوە نابەکامی پێ ئەڵێن و هیچی لێ پەیدا نابێ پیاوێک لەو لاوە وتی قوربان وا مەفەرموو من بیستومە ئەو جۆرە مناڵانە هەموو پاڵەوان و پیاوی گەورە ئەبن تەنانەت ناپیلیۆن و مەحەممەدی فاتح ئەڵێن بە 7 مانگی هاتوونەتە دنیاوە ئیتر ڕەزابەگ گورجوتی سا بەخوا بەسەری ئەم مەجلیسە و بە گۆڕی باوکم بیستومە کە خۆم و باوکم هەردووکمان بە 7 مانگی لەدایک بووین حەمەبەگی حاجی ڕەسوولبەگ وتی حەمەی پورە سافیە بۆی گێڕامەوە وتی شێخان لە سولەیمانی زۆر لە برەودا بوون دەست و پەیوەندیان ئیتر ئیشیان هەر ئەوە بوو کە لە خەڵکیان ئەدا و تاڵانیان ئەکردن ڕۆژێک بارێک کاڵەکم لە ژنێکی شەمەیی بە 6 تارانی کڕی پارەمدایە و بارە کاڵەکم بردە دووکان وەختی هەڵم بچڕی تەنها دەرگا بارەکەی 3-4 کاڵەکی تیا بوو ئەوی تری هەموو زرکی خەڵوز لێدرا و کاڵەکەشکاو
منیش دەستم لێ نەدا. وەختێ چێشتەنگا و ژنەکە هات و داوای جەواڵەکەی کردەوە بە ژنەکەم وت بە زمانێکی شیرین: دایکم، خۆ تۆ کاڵەکت بە من فرۆشتووە، ئەمە چییە؟ هیچی بە کەڵک نایە، بێنە 6 تارانیەکەم بدەرەوە، کاڵەکی خۆت چی لێ ئەەکەی بیکە. پیرەژن وتی: ماڵێکە و فرۆشتومە و پارەم وەرگرتووە و تۆیش کڕیوتە، خوا بکا پۆڵێکت بۆ نەکا. لەسەر ئەم قڕەقڕەمان دراوسەی دوکانەکان کۆبوونەوە کەوتنە بینمان، وتیان فڵانی ئەمە ئافرەتە با تارانیەک بداتەوە. ئەویش کاڵەکەکە هەڵڕێژە خوا بۆت ئەفرۆشێ. من بەم قسەیە ڕازی بووم، بەڵام پیرەژن هەڵی تیزان وتی: قڕ بەسرت، من لەوانە نیم کەس بتوانێت تەشقەڵم پێ بکە، بزانە ئێستا چلۆن جەواڵی خۆم بە شەق ئەستێنمەوە و لێیدا ڕۆیشت. زۆری پێ نەچوو، تەماشام کرد، هاتەوە هەتیوێکی لەگەڵ بوو، سەڵتەیەکی سورمەی کۆنی لەبەردا بوو، نوشتەیەکی لە قۆڵی ڕاستی بەستە بوو، فیشەک لەغێکی شەڕی لە پشتا بوو، لیستێکی بەدەستەوە بوو. پیرەژن ڕووی کردە هەتیوەکە وتی: ئەم بەقاڵێ. ئیتر هەتی و بەبێ هێل و گفت لیستی ڕاست کردەوە وتی: بەسەری شێخ سەعید قەحبەباب هەر ئێستا جەواڵی ئەم ژنە نەدەیتەوە، بەم لیسە هەموو لەشت ئەشکێنم. منیش کەوام زانی لە دڵی خۆما وتم وا چاکە، منیش فێڵێ بدۆزمەوە. هەر هەڵسام و ڕام کردە ژووری دوکانەکە، کوتەکێکی زلم هەبوو دەستم دایە و هاتم وتم: بۆچی سەگ باب، من بێکەسم، بەسەری سەید ئەحمەدی بابە ڕەسوڵ لەم بەردووکانەما نەڕۆی بارت کوتەک ئەەکەم، لەگەڵ ئەوەش کە بە عمری خۆم ماڵی هیچ شێخێک نەچوو بووم و هیچ ئاشنایەتیەکم نەبوو. هەتیوەکە بەم حاڵی زانی وتی: ئاخر بزانم جەواڵەکەت بۆچی لێگلداوەتەوە. منیش بە تووڕەیی وتم: من کاڵەکم لەم پیرەژنە قۆڕە کڕیوە. کابرا ئەم جار زۆر بە نەرمی وتی: برا تۆ عاجز مەبە، با من تەماشای ئەم کاڵەکە بکەم. هات و چاوی بە کاڵەکەوت، ڕووی کردە پیرەژن وتی: میمکە بەخوا ئەم فەقیرە حەقیەتی، ئەمە هیچ کاڵک نییە. ئەم جاوتی: برا ڕێکەوە شتێکت پارە بداتەوە و تۆیش جەواڵەکە بدەرەوە. هەرچەند کابرا زۆر بە شوێنەی قسەم لەگەڵ ئەکا، من بە تایبەتی هەر خۆم گورج ئەەکەمەوە، قۆڵم هەڵ ئەماڵم و بە تووڕەییەوە جوابی ئەدەمەوە. وتم: قەی ناکە، نیوەی پارەکەم کە 3 قەرانە بمداتەوە، منیش جەواڵەکەی ئەدەمەوە. هەتیوەکە وتی: ناوەڵڵا، بۆ خاتری من 2 قەرانی لێوەر بگرە و جەواڵی بدەرەوە. وتم: ئەلحەکم لله، با خاتری تۆ بێ. ئیتر هەرچەند پیرەژن هاواری کرد، کوڕە خۆی بە تارانیەک قوڕاوی ئەخواردەوە، هیچ کەڵکی نەبوو. وتم: بەسەری سەید ئەگەر لەبەر خاتری ئەم دەستە برایە نەبوایە، بە 3 تارانیش ڕازی نەئەبوو. ئاخری 2 تارانیم لێ وەرگرتەوە و گەلێکیش پاڕایەوە. ئەمجا منیش جەواڵەکەم دایەوە. ساڵێک لالە سەرحەدی ڕۆغزایی ماڵیان لە پێوازە بێ، تەماشاکە لە دوورەوە کاروانێک ڕەت ئەبێ و کوڕگەلیش هەرکە لە ماڵی خۆی دانیشتووە و هیچی ناچێ بۆ ڕاوڕوت. بانگ ئەکا: ئای هەتیوەل، خۆ ئەوە من تەوبەم کردگە، ئێوە بۆ وا دانیشتگن؟ تەماشاکەن ئەو کاروانە، بەخوا ڕەنگوێ کوتاڵ و وشکە کروشتی خاسیان پێوێ. کوڕگەل لەگەڵ ئەمەیان بیست بەجارێ تاویاندایە سەر کاروان. لا لە سەر حەدیش تەسبیحەکەی بەدەستەوە بوو، هەر زیکری ئەکرد و چاویشی لە کاروانەکە بوو. کوڕگەل گەیشتنە کاروان، هەندێک قسەیان کرد، ئیتر بەبێ ئەوەی هیچ بێنن ڕاست گەڕانەوە. لا لە سەر حەد هات بە پیریانەوە پرسی ئەوە چی بوو، بۆچی هەروە گەڕانەوە؟ وتیان: بەخوا لا لە چوین ڕوتیان بکەینەوە کەچی سوێندیان خوارد. وتیان: خەڵکی قەرەچیوارین و پیاوی شێخین، ئێمەش لە ترسی ئەوە نەوەک شێخ حەسەن تووشی مۆجیزەیەکمان بکە، ئیتر وازمان لێهێنان. لالە وتی: بڕۆن هەی ئەمرتان نەمێنێ، هەتیوێ ئەوەندە بێفەڕوێ بپرسێ ئەرێ زوارەکە لە کوێوە دێن، بۆ کوێ ئەچن و پیاوی کێن، هەڵوەد ئەوانیش ێژن پیاوی شێخین، ڕۆحم وەفیاوێ، جارێکی کە وەم جۆرە وەحیزی بچن و بێنەوە، وەسەری ئەو شێخی قەرەچیوارە لێتان قوێڵ ناکەم، هەرچی خراوە پێتان ێژم. مەلایەک لە خێڵێکە وەعزی ئەدا ئەیوت: هەر کەس شەوی جومعە لەگەڵ ژنی خۆیان ئیشی شەرعی بکات، وەکو 7 کافری کوشت بێ وایە. ژن و مێردێک لە وەعزەکە بوون کە هاتنەوە ماڵەوە. ژنەکە وتی: پیاوەکە ئیمشەو جومعەیە، با 7 کافر بکوژین.
پیاوە وتی باشە. تۆزێکی تری پێچوو دیسان ژنەکە وتی پیاوە کە جومعەیە نەوەک لە دەستمان دەرچێ با 7 کافری تر بکوژین غەزایە. پیاوەکە وتی باشە. 7 کافری تریان کوشت بەو جۆرە ئەو شەوە تا بەیانی نزیکەی 100 کافریان کوشت. کەوتە سبەی شەوێ ژنە دیسان وتی ئیمشەویش هەر جومعەیە با دەستکەین بە کافر کوشتن. پیاوەکە وتی ئافرەت دوێ شەو جومعە بوو. ژنە وتی تۆ نایزانی بۆ غەزاکردن هەموو شەوێ جومعەیە. بە کورتی ژنەکە تەنگی بە کابرا هەڵچنی و شەو هەر جومعە بوو، ڕۆژ هەر جومعە بوو، هەموو ساڵ بوو بە جومعە و شوێنی غەزاکردن. کابرا بێهێز بوو، وای لێ هات لوتت بگرتایە گیانی دەرەچوو. ناچار ماڵەکەی بەجێ هێشت و چوو لە مزگەوت ئەنووست. ژنەکە 2-3 پیاوی نارد بە شوێنیا. پیاوەکان هاتن و وتیان ئاخر تۆ لە ماڵی خۆت بۆچی تۆراوی؟ کابراش وتی تا جومعە لەو ماڵەدا بێ جارێکی کە من سەر بەو ماڵەدا ناکەمەوە، یا من یا جومعە. 2 کابرای بەنگکێش لە گردەکەی زێڕینۆک شەو بوو دانیشتبوون بەنگیان ئەکێشا لە دوورەوە ئۆتۆمبیلێک دیاریدا. بە خەتێکی ڕاست درێژ بووبوونەوە یەکێکیان بەوی تریانی وت هەستە با بچین بەو پەیژەیەدا سەرکەوین بچین بۆ ئاسمان چەند ئەستێرەیەک بێنین هەڵماتێنی پێ بکەین. ئەمەی وت و هەڵسایە سەر پێ. ئەوی تریان قۆڵی گرت و وتی کەرە دانیشە بۆ کوێ بچین؟ ئەترسم لە ڕێگە پەیژەکە بکوژێتەوە ئەکەوینە خوارەوە ملمان ئەشکێ. ئەوە تیشکی ئەستێرەکە دیارە من دەست ئەبەم تیشکەکە ئەگرم پیاسەر ئەکەوم ئەچم 3 ئەستێرە دێنم هەڵماتێنەکەی پێ ئەکەین ئیتر بۆ کوێ بچین. مەلا مەحیەدینی خواجەفەنی گێڕایەوە وتی کابرایەک هەبوو سفوکی ناو بوو. لەو ناو جافەدا ویستی ژن بهێنێ. هاتە لام و پرسی پێکردم بۆ ئەوە بچم مارەی بکەم. وتی منیش پێم وت بچۆ باوکی کچە و خۆت و 2 شاهید حازر کە ئەوە منیش دێم. ئەڵێ کە چووم و نزیکی دەوارەکە بوومەوە کوڕە هات بە پێشوازمەوە وتی مامۆستا هەموو حازرین فەرموو. وتی لە ڕێگەدا پێم وت ڕۆڵە من هەر شتێک ئەڵێم تۆیش وا بڵێ. وتی کە چووینە ژوورەوە سەیرم کرد شاهێدەکان نین. وتم ڕۆڵە هەستە بچۆ 2 شاهێدیش بێنە. ئەویش وتی ڕۆڵە هەستە بچوە 2 شاهێد بێنە. من وتم کوڕم مەبەستم ئەوەیە بچی 2 زەلام بێنی. ئەو وتی کوڕم مەبەستم ئەوەیە بچی 2 زەلام بێنی. وتی سەیر ئەەکەم من هەر شتێک ئەڵێم ئەویش ئەیڵێتەوە. لە پاشا تووڕە بووم وتم کەرام باوگاو بچۆ 2 پیاوی سەگ با بێنە تا ژنەکەت لێ مارەکەم. ئەویش وتی کەرام باوگاو بچۆ 2 پیاوی سەگ با بێنە تا ژنەکەت لێ مارەکەم. وتی ئیمان لەسەرما نەما هەستام شەپازلەیەکم کێشا بە بناگوێدا. وەڵڵا ئەویش هەستا جوان و پخت شەپازلەیەکی کێشا بە بناگوێی منە. ئیتر ئیش تێک چوو دەستم دایە یەخەی و دەستم کرد بە لێدانی وتم سەگی سەگباب بۆچی لێم ئەدەی؟ سەیرم کرد تا من زلەیەکم لەم ئەدا ئەو 2 زلەی بە بناگوێی منە ئەکێشا و بە تەواوی شەلوکوتی کردم و پەکی خستم. دەستم لە یەخەی کردەوە و خەڵکی هاتن بەسەرمانە بەڵام من ناوێرم هیچی تر بڵێم. بەدەست دەستم بۆ هەڵئەتەکان وتم بڕۆ. کوڕە ئینجا ڕۆیشت و گەیشتە بەر قاپی وتی مامۆستا مارەی هات. وتم هات سەگی سەگبا بڕۆ. وتی کوڕە لێیدا ڕۆیشت و ئەو شەوە چووە لای ژنە. منیش لەبەر هیلاکی قسەم پێ نەئەکرا. بەیانی خەڵکەکە کۆبوونەوە وتیان ئەرێ ئەم زرمەزلەیەتان لە چی بوو؟ منیش حاڵەکەم بۆ گێڕانەوە کە من هەوڵجار کفرم کرد وتم من هەر شتێک ئەڵێم تۆی وا بڵێ. چوم سەیرم کرد شاهید نییە وتم بچۆ شاهید بێنە. ئیتر هەر شتێکم ئەود لەلایەن شاهیدەوە ئەویش وەکو بەیتی بلا ئەیوتەوە. وتی سەر لە نوێ خەڵکەکە بەیانی چوون کوڕەکە و ژنەکە و 2 شاهیدیان هێنا. ئەو وەختە ئیتر مارەمان کرد. مەلا ئەحمەدی حاجی ڕەسوڵ گێڕایەوە وتی لە ئاوایی کۆنەکۆتر بووم سەیرم کرد کابرایەکی کوردی ڕەشماڵ لە دەرەوە هات. وتی مەلا نەخۆشێکمان هەیە نوشتەی بۆ بکە. وتی منیش مەخمەسەکەی ئیمامی غەزالیم بۆ نووسی. کابرا لە پشتەوە چاوی لێبوو کە مەخمەسەکە ئەنووسم نوشتەم بۆ پێچایەوە و دامە دەستی ڕۆیشت تا ئەو ئەچێتەوە کابرای نەخۆش ئەمرێ. اینجا کابرا ئەڵێ باوکم مەلا هەر لەوێ دارە تەرمی بۆ هەڵبەست ئێوە ئێستا شین و شەپۆڕی چیتانە؟
کابرایەکی کورد لەو جافەتیە تەماشای کرد هەر جار مەلا ئەچووە خێڵەکەیانەوە هەمویان ئەچوون بە پێشوازیەوە و ئەحترامێکی زۆری ئەگیرە. کوڕێکی هەبوو وتی چاک وایە منیش کوڕەکەم بکەموە مەلا. لە کوێستان بوون و دەمەدەمی گەڕانەوەیان بوو هەڵسا چووە دێک کوڕەکەی برد و چووە لای مەلای دێکە وتی مەلا ئەم کوڕم بۆ بکە و مەلاو لێیدا ڕۆیشت. زۆری پێ نەچوو گەڕایەوە بۆ لای مەلا وتی مەلا کوڕەکەت بۆ کردم وە مەلا. مەلاش وتی باوکم کوڕ بەم دەم و دەستە چۆن ئەبێ بە مەلا. وتی مەلا من ئەمانە نازانم. گام وە بارەوە مەشکەم وە دارەوە دۆینەم لە چاڵەوە یەڵڵا کوڕم بۆ بکەوە مەلا درەنگە. کابرایەکی کورد لە شارەزور کوڕێکی پورزای لەرزوتای بوو لە کۆڵی ناکەوت. پێیان وت بیبەرە سەر سەی ساق و مەڕێکیش لەگەڵ یا بەرە بۆی سەر ببڕە چاکە بێتەوە. وتی ئەیبەم بەڵام مەڕم بۆ سەر نابڕێ. مەڕێک زۆرە ئەچم پێی ئێژم ئەگەر وەکەمتر ئەیکا خاسە. ئەگەر نا ئەیوەم بۆ باڵانتەران. هەڵسا کوڕەی هەڵگرت و گیسکێکیشی لەگەڵ خۆی برد و چوونە سەر گۆڕی سەی ساق. ڕووی کردە گۆڕەکە وتی سەی ساق تۆوە گیسکێ خاسی ئەەکەیتەوە بیکەوە ئەگەر نا باڵانتەران و مریشکێ کڕاکە ئەیوەم بۆ ئەو. سەی ساق و باڵانتەران دوو شەخصن لە شارەزور. کابرایەکی کورد وازی لە گەرمیان و کوێستانکردن هێنا وتی بۆ خۆم جووت و گاکەم. 1-2 ساڵ کردی شتێکی وای دەست ناکەوت. ساڵێکیان وتی ئیمساڵ لەگەڵ خوادا ئەبم بە شەریک. بەو نیازەوە دەستی دایە وەردی بڕی و توی چان. گەنم دەستی هێنا بەخۆیە و زۆر باشی هێنا بوو. کابرا هەموو جار لەگەڵ هاوماڵەکانی ئەچوون بۆ سەیری دەغڵ و هاوماڵ پیان ئەوت ماشەڵڵا دەغڵەکەت خاسی هاوردگە. ئەویش ئەیوت بۆچی گەمەیە من لەگەڵ خوادا بووم بە شەریک. گەنم هاتە وەختی دروێنەی کرد و خەرمان سوور بوو هاتنە سەر بەشکردن ڕووی کردە خوا وتی ئەی تۆ حەقی سەپانی و وەرزێری و بنە تۆ نادەی ئەبێ بیدەی. هێنای هۆرێکی بۆ خۆی جا کردەوە و هۆرێک بۆ سەپان و بنەتۆ و هۆرێکیش لەولاوە بۆ خوا. هی خۆی و سەپان و بنەتۆی گواستەوە بۆ ماڵەوە. هی خوش لەو دەشتە مایەوە. شەوی بەسەرا هات وتی بەخوا وا چاکە تا خوا نەهاتووە بەشەکەی خۆی بگوێزێتەوە بچم لێی بدزم. هەستا چوو بە بێدەنگ گایەکی دایە پێش خۆی و چوو بۆ گەنم. لە ڕێگەدا گاکە نەئەڕۆیشت. ئەمیش چوو بە ئەسپایی سەری نایە بناگوێی گاوە چپانی بە گوێچکەیەوە وتی دەویت باوک من ئالیکت ئەدەمیە و کەچی لەخوا ئەترسی بۆیە ڕێناکەی خۆ ئێستا دەسم بەسریاگە ئەگەر ڕۆژم لێ بووەوە تۆی حەجێکت پێ ئەەکەم. بە هەر جۆر بوو گەیاندیە سەر گەنم و هەر بەو شەوە گەنمی گواستەوە. بەیانی چووە سەر شوێن خەرمانەکە و وەکو کەسێ نەیزانی بێڕووی کردەخوا وتی ها برا خێرا گەنمەکەت بەم شەوە گواستەوە وات ئەزانی ئەگەر شەوێک بمێنێتەوە لێت ئەدزم. ئەو ساڵە بەسەر چوو ساڵی دوایی دیسان ڕووی کردەخوا وتی با ئیمساڵیش بووینەوە شەریک. هێنای وەردی بڕی و تۆوی چاند و گەنم دەستی هێنا بەخۆیە. قەفی کرد و دانی گرت و پێگەیشت و دووریەوە. کوتایی و سوور بوو. خەرمان گەلێ لە هی پار زۆرتر بوو. ئێوارە وەختێک بوو وتی با ئیمشەویش بڕوا جا بەیانی بەشی ئەەکەین. بەشێکی شەو ڕۆیشت و نەڕۆیشت هەورە چڵکنیەکی هێنا و کردی بە بارانێکی زۆر قورس و لێزمە. کابرا ئۆقرەی لێ بڕا هەر بەو شەوە چوو بۆ سەر خەرمانەکە سەیری کرد دەنکی نەماوە هەمووی لافاو بردوویەتی. کت و پڕ لەو وەختەدا بروسکەیەکی هاویشت. کابرا سەری بەرز کردەوە بۆ ئاسمان بۆ لای خوا وتی چرای چی هەڵەکەی مەگەر گووی تیا ماگە گووە ڕیش باوک ئەو کەسە لەگەڵ تۆدا ئەوێوە شەریک. کابرایەکی کورد لە سولەیمانی ئەچێتە لای سەرتاشێک سەری ئەتاشێ و لێ ئەدا لە شار دەرئەچێ و ئەچێتەوە بۆ ماڵی خۆی. ئەڕوا تا ئەگاتە سەر گوێیژە لەوێ پیاوێکی خێڵەکی خۆیان کە لە لای ڕان بوو تووشی ئەبێ لێ ئەپرسێ حەمەمرا ئەوە سەرت تاشیگە ئەڵێ ئەڵێ ئاگا لێ و تیفتیفەکەی چەند خۆشە ئەڵێ تیفتیفەی چی؟ ئەڵێ کوڕە ناشێ کابرا تیفتیفەی بۆ لێ نەداوێتی ئەڵێ ناوەڵڵا برا هەر ئەوەندە و تاشی وتی هەڵسە بڕ وتی کەواسە برا هیچ خۆشیەکت نەچێشتگە
اینجا کابرا قوشقنە قەوەت لێ ئەدا لەسەر گۆیژەوە ئەگەڕێتەوە بۆ سلێمانی و ئەچێتەوە لای سەرتاشەکە ئەڵێ برا تیفتیفەکەت نەداگە کوچکی تۆی لێ نەوارێ بەچکە شاری تۆ بۆ چە ئەمان دەبێ فەڕی ئاخر نایەژی و بێ تیفتیفە خوا چۆن قۆڵیەسی حاجی تۆفیقی پیرەمێرد گێڕایەوە وتی کابرایەکی کۆزەڕەقەیی هەبوو مەکەی ناوبوو ساڵێکان بێستانێکی ترۆزی ئەکا بە هەڵکەوت بەرێکی زۆر ئەگرێ هەموو ڕۆژێ کاروانێکی لێ ئەفرۆشێ یەکێکیش لە جادەکەی سابونکەران ناوی ماوزەڕ ئەبێ کە مەکە بارە ترۆزی دێنێ لەوێەوە تێ ئەپەڕێ ئەیباتە بازار ئەمیش شوێنی ئەکەوێ کە کڕیار دێتە سەر ترۆزیەکان خۆی تێ هەڵ ئەقورتێنێ و دەست ئەکا بە تاریفکردنی ترۆزی و بە دەور و پشتی کابرای مشتریدا هەڵ ئەسوڕێ و هەر ئەڵێ چەمیلە و خرمەی دێ تا ترۆزی ئەفرۆشرێ نایشزانێ ئەمە ناوی مەکەیە هەر ئەڵێ کاک خدر واو کاک خدر ئەمە کاک خدر لەمە دوا کە بارت هێنا بانگم کە بزانە چۆنت بۆ ئەفرۆشم من وا بەدەستمەوەیە شاییەک لە هۆمەرە کوێر ئەەکەم کۆزەڕەقەیی و خەراجیانی و داربەڕۆلەی بانگ ئەەکەم ئەمەندەیان پڵاو و گۆشت دەرخوارد ئەدەم تا لە لووتیان دێتەوە مەکەش ئەڵێ لالو جارێ من ناوم خدر نییە و تا ئێستا شایی کەس نەچووم و پڵاوی کەسم نەخواردووە تۆ بەڕێ خۆت و من بەڕێ خۆم خێر ماوزەروازی لێ نایەنێ و دیسان تێ ئاڵێ و دەست ئەکاتە ملی و ئەڵێ لالۆ خدر کە سەر شایی کەس ناچی وەرە بدبەمە کەبابخانە حازر و بازر کەباب خۆین ئیتر لە کۆڵی نابێتەوە لایە زۆر و لایە خواهیشت ڕای ئەکێشێتە کەبابخانە لەڕێ تووشی مەلافەرج دێن ماوزەر ئەڵێ مەلا تۆیش فەرموو بەدزیەوە بە مەلافەرج ئەڵێ تۆ کە کەبابت خوارد زوو هەڵسە بچۆرە دەرەوە بگەڕێرەوە بە پەلەپەل بام بکە و بڵێ یا شێخ کابراکەی سەلەمی ڕۆنت لێ کردبوو ئەوەی قەرزاری تۆیە و دەست نەکەوت ئەوە تا تێپەڕی لەسەر ئەو تەکبیرە ئەچنە کەبابخانەوە بایی 2 ڕوپیە کەباب ئەخۆن مەلافەرج زوو ئەچێتە دەرەوە بانگ ئەکا یا شێخ قەرزارەکەت تێپەڕی ئەویش لە پڕ دەرئەپەڕێ و مەکە لەوێ ئەمێنێتەوە هەر چاوەڕوانە شێخ کە ناوی نازانێ بێتەوە پارەی کەبابەکە بدا هەر نایەتەوە ئەمیش گوێ درێژەکانی لە مەیدانەکە جێهێشتووە تەنگە تاو بووە هەڵ ئەستێ بڕوە خەلفە فەرەج پیر ئەیگرێ پارەکەی لە باخەڵ دەردێنێ اینجا بە بازاڕا وەک شێت ڕائەکاو ئەڵێ ئەمە فیقەی پێکی زوڕنای شایەکەیەتی هێشتا هەڵپەڕکەی هۆمەرە کوێرمان ماوە دێکانی لە بەری سیروانەوە ڕۆژێک داریان بۆ ماڵی وەسمان پاشا هێنا کابرایەکی زۆر کوڵەبنەی کەللەقەوی گوێدرێژێکی گولەکەی بار کردبوو یەک لەیەکی گزگلتر بوون پاشا کابرای جوجەی گلدایەوە چاکەت و پانتۆڵێکی ڕاویان بۆ کرد و فێسێکی سەیریشیان نایە سەری ئەول قاورێکی زۆر کەڵەگەتیش لای پاشا بوو فنجانی قاوەیان پڕ ئەکرد و ئەیان خستە سەر سینی ئەیاندایە دەست ئەو قادر پاشا با جوجەی ئەوت تۆ فنجانەکان یەکەیەکە لەسەر سینیەکە داگرە و بیدە بە خەڵکەکە لە دیوەخان جوجەیش بە پەیژە نەئەگەیشتەوە قاوەی سەرسینیەکەی ئەوڵ قاور هیچی بۆ نەمایەوە ئەوە نەبێت چوو لە دواوە گونی ئەوڵ قاری گرت ئەوڵ قاور دانەویەوە و اینجا قاوەکانی لەسەر سینیەکە داگرت و دای بە میوانەکان وەسمان پاشای جاف پیاوێکی هەبوو سلێمانی شانازی ناو بوو ئیشی ئەم پیاوە هەر ئەوە بوو هەموو ڕۆژێ ئەچوو بۆ بامۆک لە ماڵی میرزا ئەوڵا ماستی ئەهێنا هیچی پاشماوە بەر نەئەکەوت زۆریش تامەزرۆی ئەو ماستە بوو ڕۆژێک ئەکەوێتە سەر ئەوە کە شتێک بدۆزێتەوە لە ماستەکە بخوا و توێژەکەشی نەشکێنێ لەو گوێی سیروانە قامیش قەڵەم هەیە قافێک ئەبڕێ نوکەکەی وەک قەڵەم دائەدا لە گۆشەیەکەوە بە هێواشی دای دێڵێتە بن جامەکە ماستەکە لە بنەوە هەڵەمژێ تا تێرەخوا لە سەریشەوە توێژەکەی ناشکێ ڕۆژێ پاشا ئەیبینێ وا کاسە ماست لە ناوەوە پوچە لی خوراوە و توێژویش نەشکاوە سلێمان بانگ ئەکا ئەڵێ سلێمان ئەم ماستە لە بنەوە کێ خواردوویە ئەڵێ پاشا من ماستم هاوردگە توێژی نەشکیاگە گەردی لێنە نیشتگە پاشا ئەڵێ یێژی توێشی هاوە سەرەوە لە شوێن خۆی بەڵام لێشی خوریاگە بڕوانە تەپیگە
ئەڵێ پاشا مانگاکە بادارە کە شیرەکەیان کردگەوە ماست باکەی داگیە لە ماستەکە کە نەختێ لە توێژگەکەی لاچووگە بای ماستەکە دەرچووگە چاڵ بووگە نابینی هێلکە کەڵە شێر وەسەریە ئەتسێ کاتێک کوڵاندیان شوێن سەکە چاڵە پاشا ئەڵێ سلێمان ڕاستم پێ بێژە چ ئەفسونیەکت کردگە سەکار وەسەری تایەربەگ ئەگەر ڕاستم پێبێژی خەڵاتت ئەەکەم پێی دەڵێ پاشا پێشەکی ئەمرکە خەڵاتەکەم بدەنیە ئینجا ئەو مەراقەت وەک با لە سک دەرەکەم پاشا ئەمر ئەکا خەڵاتی ئەدەنی ئەوسا نەیجەکە لەبەر پشتێنەکەی دەردێنێ و پاشا فێری ماست خواردن بە نەیجەکە پیرەمێرد گێڕایەوە وتی مەقسوود ئاغا هەبوو لە بنەڕەتە عەرەبی جبور بوو نەخوێندەوار بوو لە باخی پورەگی کە ئێستا جێگەی ماکینەی ئەلکتریکە کۆنەکەی خانوویەکی بوو ژنێکی خەڵکی سولەیمانی هێنابوو خۆی پیرێکی زرتە بۆزی تووڕە بوو هەمیشە لەگەڵ مناڵانە شەڕەجنێوی بوو ژنەکەش ئافرەتێکی بەعیشوە و ناز و تازە بوو دراوسەیەکی فێڵباز و گاڵتەچیان هەبوو عەبۆلی ئەویای شەریفی ناوبوو هەموو جار مەقسوود ئاغای تووڕە ئەکرد بۆ ئەوەی جنێوی بداتێ ئەم مەقسوود ئاغایە پیرێکی نەوسن و چڵێز بوو هەموو ڕۆژێ ئەچووە بازار سا هەرچێ بۆ ماڵ پێویست بووایە ئەیکڕی ئەیناردەوە بۆ خۆیشی شتێکی وەک هەنار یا سێوی ئەکڕی دەستە سڕێکی ئاڵی گوڵداری عەجەمی بوو ئەیکردە دەستە سڕەکە و بەڕێدا ئاهاتەوە تا ئەگەیشتە ماڵەوە وچانێکی لەسەر دوکانەکەی سەعەی خلە سێسەر ئەگرت تۆزێ ڕای ئەبوارد و ئەو وەختە ئەچووەوە عەبۆل ڕۆژێ ویستی ئاین و ئۆینێکی فێڵبازی لەگەڵ بکە چوو دەستە سڕێکی وەک دەستە سڕەکەی ئەوی کڕی هاتە دوکانی سەعە تێفکری وا مەقسوود ئاغا هەناری شارەبانی کردووەتە دەستە سڕەکەیەوە و لەوێ دایناوە وچان ئەگرێ ئەویش چوو بەقەد هەنارەکانی ئەو شووتی و کوولەکەی کڕی و کردێ دەستە سڕەکەیەوە هات لە تەنیشت ئاغاوە دانیشت و بە دزیەوە دەستە سڕەکەی ئاغای هەڵگرت و دەستە سڕەکەی خۆی دانا و هەڵساڕۆیی ئاغاش دوای ماندوو حەسانەوە دەستە سڕ هەڵ ئەگرێ و ئەچێتەوە بۆ ماڵ بانگ ئەکاتە ژنەکەی ئەڵێ وەرە ئەم هەنارە بەرە یەکێکیانم بۆ هەڵوەرێنە ژنە دەستە سڕ ئەباتە ژوورەوە کە ئەیکاتەوە کوولەکەی اینجا ئەڵێ ئاغا یەخوا بەخێر بیتەوە ئەو شووتیانت بۆ ترشات هێناوە ئەمڕۆ ئایشی خلەی خزمم سرکەی بۆ ناردبووم باشە ئەیخەمە ناوی ئاغا دەهری ئەبێ دەسەکا بە جنێودان ئەڵێ ئافرەت شووتی چی هەنارم بۆ خۆم کڕیوە تۆ وڕێنە بە بێزووەکەی ئاخۆ کێت گرتووە ئافرەت ئەگری و دەسە سەر دێنێتە بەردەمی ئەبینێ ڕاست ئەکا شووتیە اینجا هەڵەستێ بە تووڕەیی شووتی بەرێتەوە بۆ سەر بەقاڵ لە ڕێ لا ئەداتە دوکانی سەعە عەبۆلیش وا بە دوایەوە بزانێت چی بەسەردێ دیسان دائەنیشێ حکایەتی خۆی بگێڕێتەوە عەبۆل لەو کاتەدا ئەی خەڵافێنێت دەسە سڕەکەی خۆی بۆ دائەنێ و شووتی خۆی هەڵ ئەگرێتەوە ئاغا بە تووڕەییەوە ئەچێتە سەر بەقاڵ ئەڵێ ئەمە مسڵمانێتیە شووتی کۆلە ئەدەی بە من لە باتی هەنار دەسە سڕەدا بەسەر سنگی بەقاڵە ئەکرێتەوە ئەبینێ هەنارەکانی لە ناوایە قالەی پیرۆت لەوێ ئەبێ جرتێکی نیوهۆقەیی بۆ ئەکەنێ و ئەویش بە تەریقی و شەرمەزاریەوە هەنار ئەکاتەوە ناو دەسە سڕ و ئەگەڕێتەوە عەبۆلیش وا بەدوایەوە سا ئاغا لە دوکانی سەعەدا ئەنیشێ و دانانیشێ عەبۆل ئەچێ شێلم ئەکرێ و ئەیهێنێ دیسان ئەیگۆڕێ و ئاغا ئەچێتەوە ماڵەوە دەسە سڕدا ئەنێ و ژنەکەی بانگەکا و پێ ئەڵێ ناوە چاغ تۆ سحربازی ئەمجا دەسە سڕەکە لە پێشچاوی خۆم بکەرەوە کە ئەیکەنەوە شێلمی کاڵ دەرەچێ اینجا گۆبند خەستە بێ ئەڵێ ژنەکە تۆ جادووی ئەتوانی منیش بکەی بەکەر و بمفرۆشی بڕۆ سێبەسێ تەلاقت کەوتبێ دەسە سڕ هەڵەگرێ دێتەوە دوکانی سەعا لەوێ دەردی خۆی ئەگێڕێتەوە عەبۆل لەوێ بە سووکی دەسە سڕی لەدەست وەرئەگرێ ئەڵێ بابی بەم لە ڕووناکی تەماشای بکەم ئاغا تۆ خەڵەفاوی کەری خۆتت لێ بووە بە ڕەموزن هەڵسە پێشم کەوە با بت بەمە ماڵی خۆتان لەوێ دەسە سڕەکەت بکەرەوە بزانە چیتایە ئەی باتە ماڵەوە دەسە سڕ ئەکەنەوە هەنارە ئاغا شەرمەزاری ئەیگرێ و دەست و داوێنی ئافرەت ماچ ئەکا و ئاشت ئەبنەوە ئەچنە لای شێخ بابە عەلی بە هەر جۆرێ بێ
تەلاقەکەی بۆ پینەکە. ئێل سەرەوژوور بووەوە بۆ کوێستانە چوو، دوادواییەکەی لە شلێر و ناوخوان بوو. کابرایەکی کورد لەوێ ئەکەوێتە بیری کە کەوای نییە، بە پەلە ئەگەڕێتەوە بۆ پێنجوێن، ئەچێتە بەر دوکانەکەی ئەو ڕەحمانی حەمەی وەسمانی خەیات. پێی ئەڵێ کەوایەکم بۆ دروستکە، ئەڵێ 5 قران، ئەڵێ لەو چێتە بێ، ئەڵێ ئەوە بوو بە 6 قران، ئەڵێ ناوەکەی زۆر بێ، ئەڵێ 7 قرانە. بە کورتی کابرای کووردە هەر شتێک ئەڵێ، ئەو ڕەحمان قەرانێک بۆی سەر ئەکەوێت تا ئەگاتە 15 قەران. کابرا ئەڵێ خاسە برا بۆم دروستکە و بیەوە با بگەم وە خێڵەکە. ئەو ڕەحمان تۆپە چیتێکدا ئەگرێ و مەقەستی تێ ئەخا بۆی ببڕێ. کابرا هەر دەست ئەداتە تفەنگەکەی و ئاوقەی سەرسنگی ئەکا ئەڵێ دوێت باوەک وەستای بەرگدر و 15 قەرانم لێ ئەستێنی و گەرەکتە وە قەیچیش پارچە پارچەی کەی دەسم بۆڕی وە کەلام هەر ئێستا ئەتکوژم. ئەو ڕەحمان کەوا ئەزانێ ئەڵێ برا ئەمە هی تۆ نییە، هینەکەی تۆوا لە ژوورەوە لە جلخانەکە سوورێکی بازار بخۆ وەرەوە کەوای خۆت لە بەرکە. کابرا ئەڵێ دەوا بێژە. کابرا ئەچێ بۆ ناو بازار و ئەو ڕەحمان بە شاگردەکەی ئەڵێ 5-6 تەقەڵی کەو بیهێنەوە تا کابرا ئەگەڕێتەوە کەوا تەواو ئەبێ و لە بەری ئەکا کە قۆڵی تی هەڵ ئەکێشێ لە سەرشانیەوە تەقەڵەکانی هەموو بەر ئەبێ و ئەشکەوتی تێ ئەکەوێ. ئەو ڕەحمان هەر ڕاست ئەبێتەوە زلەیەک ئەماڵێ بە بناگوێی شاگردەکەدا و ئەڵێ کەرام باوگا و من وتم گیرفانی لە تەنیشتەوە بۆ بکە یا لە سەرشانەوە. کابراش ئەڵێ ئەوە دەردەتوێ دوێت باوەک گیرفان لە سەرشانەوە ئەکەی بۆ کەوای خەڵکی. منداڵێکی گژنی ناشرین چووە سەربیرێک تەماشای ناو ئاوەکەی کرد، سەکوتەکەی خۆی بەرچاو کەوت، زۆر ترسا. هەڕای کردەوە بۆ لای دایکی وتی دایە جنۆکەیەک لەو بیرەدایە، وەرە تا بچین پیشانت بدەم. دایکە کەش لەگەڵی چوو سەیری بیرەکەیان کرد، ئینجا بوون بە دوو. دایکەکەی پێی وت ڕۆڵە ڕاستەکەی، ئەوە تا لەو دێڵە سەگە قەحبەیەشی بەلاوە ڕاوەستاوە. مەلایەک نوێژی شێوان پێش نوێژی ئەکرد بۆ خەڵکەکە زۆری درێژدایە. خەڵکەکە هەموو ڕز بوون. اینجا بێجگەلەوە لە ئاخری نوێژەکەشە هات سەزدەی سەهوشی برد کە هیچ سەهوشی نەکردبوو. پاشان پیان وت نا درێژەدانەکە بەس نەبوو، ئەم سەزدە سەهوە چی بوو کە سەهویشت نەکردبوو؟ وتی فڵانی لە ناو نوێژەکەدا کەوتە فکرم کە دەست نوێژم نییە، ئەم سەزدەیە بۆ ئەوە بوو. شاکر مجریم ڕەواندوزی نوێژی خەوتنان ئەکا لە پشت مەلایەکەوە، هەرڕاست لە پشت سەری مەلاوە لە یەکەم ڕیزە ڕائەوەستێ. مەلا سوورەتی ئەلمورسیلات لە نوێژەکەدا ئەخوێنێ ئەگاتە ئەوە ئەڵێ ئەلەم نوهلیکە الئەوەلین. شاکر مجریم ئەچێتە ڕیزی پاشەوە. مەلا ئەڵێ ثم نتبعهم الآخرین. اینجا خۆی ئەکوتێتە ناوەڕاستەوە. مەلا ئەڵێ کەذالکە نەفعەل بالمجرمین. شاکر ئەبێ نوێژ بەرەڵا ئەکا و ئەکا بە پێڵاوەکانیان بۆی دەرەچێ. ئەڵێ کەواتە ئەم بەزمە بۆ منە. کابرایەکی کورد برایەکی هەبوو، براکەی مرد. خەڵک و خوا کۆبوونەوە چوون ناشتیان. ئەو لەو وەختەدا خۆی دزیەوە نەچوو بۆ ناشتنەکەی. پاشان پیان وت بۆچی نەچووی تەرمی براکەت بنێژی؟ وتی برا بۆچە من شێت بۆگەم بچم؟ برا جوانە مەرگەکەم لەگەڵ تەرمەکەی خلەی ئامۆزاما چوو بۆ گۆڕستان ناشتی. ئیزرائیل چاوی پێکەوت، کەوتەوە بیری هات گیانی ئەویشی کێشا. ئێستا منیش بچم خۆم بخەمەوە بیری ئیزرائیل بێت گیانی منیش بکێشێ، هەر توێ وەو دەورەوە بتلێتەوە منی بەرچاو نەکەوێ. مەحموود پاشای جاف تازە هاتبووەوە. کابرایەکی کورد ئەچێ بۆ لای بۆ بەخێر هاتنەوەی. مستێ ناوکە قەزوانیش لەگەڵ خۆی ئەبا بە دیاری بۆ پاشا. ئەچێ و ناوکە قەزوان ئەکاتە کوچەڵەیەکی دارینەوە و لە بەردەمی پاشادا دای ئەنێو ئەڵێ میرم وە خێر بیتەوە، ئەم ناوکە قەزوانشم وە دیاری بۆ هاوردگی، پێی ناوێ بیتەقێنی خۆم تەقانیگمە. پاشا سەیرێکی ناوکە قەزوان ئەکات و بە کابرا ئەڵێ کوڕە کەچەڵ ئەمەد بە چی تەقاندووە؟ ئەڵێ میرم وە چی تەقاندگمە، ئاوە و دگانە گواویانە. مەحموود پاشا زەردەخەنەیەک ئەیگرێ و هیچی تر.